زانم هەموو شتێک باشە بەڕێزان، زانم هەموو شتێک عالە، هەمووتان بەخێر بێن سەر چاوی من. خۆشەویستان، هیوادارم کە دەنگم بە هەموو لایە بگات، با بزانین جەواکەی چۆنە. بەخێر بێن سەر چاوی یارا مەحمە هاتن. بە هەموو ڕەفیقانە کۆ ببنەوە. دەنگم باشە بەڕێزان، دەنگ عالە، دەنگ هیوادارم کە دەنگ باش بێت. بە هەموو لایە کۆ ببنەوە. ئەو کاتە ئەچینە سەر قسە و باسەکانمان و کۆمەڵی قسە و باسمانە بێ. هیوادارم کە بتوانین سوود بە یەکتر بگەینین بەڕێزان. بەخێر بێن سەر چاو. هەموو بەڕێزان کۆ ببنەوە وردە وردە. سڵاو سەر چاوی من هاتن و بەخێر بێن یاخۆ. عیبی نییە دەیتار، عیبی نەبێ باش، گرنگەوەیە عیبی نەبێت. ئەرە وەڵا بەس خۆم عیبمێ ها، ئەخوا خۆشم عیبم نییە، خەمتان نەبێت. ئەوەنە کوڕی چاکم ناخۆشم کردووە. ئەرە وەڵا زۆر سەرتان نایشێنم ئەمشەو عەزیزان. هەروە تۆزێ قسەتان بۆ کە ماوە ئیتر بزانیشین وەزعەکەمان بەرەوی شێوە دەچێت. بەحسەکەی من لەسەر ئەوەیە کە گۆڕان چۆن وەڵامی ڕەخنەکانی منی دایەوە و من ڕەخنەکانم لە بزوتەوەی گۆڕان چی بوو. عەزیزان، من زۆر جار ڕەخنەم لێ ژیرێ ئەڵێن ئارا مەحمەد تۆ پێش ڕووداوەکانەکەویت. بەڵام من دوو شت هەیە، هەردوو شتەکەی قەناعەتم پێی نییە. کێشەمیانەوەیە کاڵێ پێش ڕووداوەکەوی، بەڵێ من هەمیشە پێش ڕووداوەکەوم، بەڵام لەبەرەوەیە کە زوو بۆ نەکەم وە زوو ئەزانم کێشەکان بەرەو چیەوە ئەڕوا. جا کە زوو فریا نەکەوم و هەموو ڕووداوەکە ڕوویە و ڕۆی دوایی هەرچێک بڵێ ئیسفادەیەکی نییە تۆ خۆت ماندووەکەی. دووهەمیشیان ئەوەی کە ڕەخناگرم ئەڵێن کاکە تۆ ڕەخنەی ڕووخێنەرەگری. من لە بابەتێکا باسم کرد. عەزیزان، ئەم مەقۆلەی ڕەخنەی ڕووخێنەر و ڕەخنەی بنیادنەر هینی سەردەمی شەڕی ساردا، هینی کێبەرچی ئەوروپای شەرقی واتە بلووکی شوورەوی لەگەڵ ئەمریکا و ئەوانەیە واتە بلووکی یەکێتی سۆڤێت. لەو سەردەمانە شوێعیەکان بۆ هەڵخەڵەتانن یا بۆ ئەوەی کە خەڵک ڕەخنیان لە نەگرێ، ئەن تۆ کە ڕەخنەیەگری ڕەخنەی بنیادنەر بگرە، هی ڕووخێنەر قبوڵ ناکەین. یعنی ها تۆ بۆت نییە ئێمە بڕووخێنی، تەنها ئەتوانی ئێمە چاکەیت. من لە بیرم نییە پارتی وێکێتی ئەیانوت حەزەکەن ئۆپۆزیسیۆن هەبێ، بەڵام نابێ ئۆپۆزیسیۆنێکی ڕووخێنەر بێ، ئەبێ ئۆپۆزیسیۆنێکی بنیادنەر بێ. واتە ئەم ئۆپۆزیسیۆنە بێ ئێمە بنیاد بنێ. ئەگەر ئێمە بڕووخێنی ئەوەی تۆ ئۆپۆزیسیۆن نییە، ئەوە دوژمنە، ئەوە خەتەرە بەڕاستی. ڕەخنەگرتنەکەش هەر بە هەماشکڵە. ئەڵێ تۆ ڕەخنەمان لێگری ئەبەر ڕەخنەیەکەی ئێمە چاکەی، ئێوە بە من چاک ناکرێن کاکیشە. مەجبورم ڕەخنەتان لێ بگرم کە بکە بڕووخێن، خۆ چارێکتر نییە. لەبەرەوە من قەناعەتم بەو مەقۆلەیە نییە و هیوادارم ئەو بەڕێزانشی کە ئەهلی ئەدەب، ئەهلی هونەر، ئەهلی سیاسەتن بەڕاستی نەک خەڵکانێکە وەکو دیوارەکانی فەیسبوک بووە بە دەرگای تەواڵەتەکانی سەدەمی حیزبی بەعسەوە هەر کەس هەڵسە لە خۆشی تیانووسێ. هەر بەڕاستی فەیسبوک وای لاتوو عەزیزان. فەیسبوک ڕێک ئێستا کە زۆر لاپەڕە من سەیرەکەم ئەڵێ سەردەمی حیزبی بەعس و دیواری ئاودەسەکانی مزگەوتی گەورەیە. هەر لە خۆ قسەی قۆڕە نووسن و درۆکەن و بڵاویەکەنەوە و ئەمەیان. بۆیە ڕەخنەیە لە حقیقەتە. من ڕەخنە لە تۆ ئەگرم، ئیتر ئەم ڕەخنەیە تۆ چۆن تەعاملی لەگەڵاکەی مشکلەی خۆتە، چۆنیش لەگەڵیان ناکەی هەر مشکلەی خۆت.
بەتەمای ئەوە من بە من جایکەمەوە بێم تۆکو ئاغا دابنێم ڕەختە لێ بگرم بۆی کە تۆ قەڵەوترێکم من قەڵەوتر ناکەم بەڕاستی بۆیە لە دوای مردنی کاک نوێشیوان سەفاوە من بۆنم بۆ مۆزوعەوە کرد تێگەیشتم لە هەفتەی یەکەمە کە بە دزیوە حەمەد تۆفیق و کوڕەکانی کاک نوێشیوان چوون گردەکەیان کرد بە ناوی خۆیانەوە تێگەیشتم کە دنیا بەرەوشیەوە دەڕوە بەڵام دیسانیش هەوڵ و تەقەلای زۆرمانداکە و مۆزوعانە ئاوانە بێت بۆیە دەستبردن بۆ سەروەت و سامانی بسووتەوەی گۆڕان و تاپۆکردنی لەسەر کوڕەکانی نوێشیوان سەفا خاڵی دەستپێک بوو لە عەقڵەتی بسووتەوەی گۆڕان خاڵی دەستپێک بوو لە گۆڕان بەمانای بوونەکەی ئەگەر ئەمڕۆیش کەسانێ بەرژەوەندیان لەوا بێ یا کەسانێک کە منیان بە هەدەی لێ خۆش نەبێ یا کەسانێک کە بڕوا بەمەنەکەن ڕۆژێ دادێ کە خۆتان بەم نەتیجەیە ئەگەن بەڕاستی من ئیش بۆ تاریخەکەم من ئیش بۆ ئەم مناڵی فەیسبوک و لاتولیتۆمان ناکمەچی ئیش بۆ مێژوو ئەەکەم من کە قساکەم بۆ ئەوەیە کە لە مێژووە ئیسپاتی کەم کە باشم بیرکردوێتەوە لەسەر ئەو مۆزوعانە بۆیە لەو کاتەوە من زانیم کە ئەم بزوتەوەی بەرەوشیەوە دەڕوا بەڕاستی عەزیزان ئەمڕۆ ئێستا تاریخێکم نووسی ئەڵێم بزوتەوەی گۆڕان هاتبوو دنیا بگۆڕێ ئێستا ئەچێ کێلوونی درگا گۆڕێ ئەمڕۆ کێلوونی ئەو ژوورەی لە گردەکە عەبدوڵای مەلانووری کاریتیاکە چون گۆڕیویانە کێلوونەکەی باشە ئەمە یعنی دەرکردن یعنی عەبدوڵای مەلانووری تۆ بڕۆ تەواو ئەم گردە شوێنی تۆ نییە ئەمە واتای تەصفیەکردنی حساباتە لەگەڵ هەموو ئەو کەسانەی کە کوڕی نەوشیروان سەفای قبوڵ نییە من لە مانگی دووە ئەمە وتووە وتومە ڕۆژێ دابێ هەر کەسێ کۆیلەی کوڕەکانی نەوشیروان سەفا نەبێ وەکو سەگ بە پارەڕانە گیرای بە لە گردەکە ئەبێ بچێت دەرەوە لەو گردە ئەبێ بڕوا بەڕاستی چونکە ئەو گردە کارگەی ئاسن سەروەت و سامانی بزوتەوەی گۆڕان درەوە بە کوڕی نەوشیروان سەفا کۆتایی هاتووە ئەمە یان ئەبێ لەگەڵ ئەوان بی یا ئەبێ بڕۆی یا ئەبێ کۆیلەی ئەوان بی یا ئەبێ بڕۆی یەک ڕەخنە قابل قبول نییە بەڕاستی بزوتەوەی گۆڕان داماڵراوە لە مەسائیلی ڕەخنەوەوانە لە منی بیستنە قسانە ئەمڕۆ شیرینی دەرگاکەیان گۆڕی و هی عەبدوڵای مەلانووری و یعنی ها ئەمە بڕۆ خوا حافیزی بێت دەی باشە کاتی خۆشی هی قاری حاجی عەلیشان گۆڕی عەزیزان باشە هی عوسمانی حاجی مەحموودشان گۆڕی قادری حاجی عەلی و عوسمانی حاجی مەحموود تەمەنێکە خەریکی کاری سیاسین لە ڕاستیە تەمەنیان هەیە ڕەفیقی کوڕی نەوشیروان سەفا و کۆمەڵی خەڵکی تر نین دەواقعە ئەمانش بەو تەمەنەوە کە هەیەە حەیایان هەیە حەیا خۆزان حەیا چیە بەڵێ حورمەتیان هەیە باشە کاکە ئەمانە هەساون سەردەمانێک کێبرچیان لەگەڵ مامجارگە نەوشیروان سەفا کردووە ئێستا ناتوان لە گردەکە بمێننەوە بێن کێبرچی لەگەڵ کۆمەڵێ مناڵە وتەی دەمپیسی جوێن فرۆشە بکەن بەڕاستی یعنی عەیبە خەڵکانێک بوون ئەیان و باشە قار و عوسمان و کێوکێ بۆشە خوا لە گردەکە بۆ لەوێ نەمانەوە دەرگاکەیان ئەگۆڕی بە شەک دەریانە کردی خۆ ناکرێتەوە بەو تەمەنەوە دامشی لەگەڵ ئەم کۆمەڵە مناڵە وتەی دەمڕوتی جوێن فرۆشە لە گردەکە دانیشی بڵێ وەڵام من سیاست دەکەم لەگەڵ ئەوانە سیاست ناکرێت کاکەش باش نییە لەگەڵ ئەمانە سیاست ناکرێت لەگەڵ ئەم مناڵە وتکانە هەمووی جوێن فرۆشە هەمووی درۆکە هەمووی ئەمە بەڕاستی ناکرێت بۆیە ئەوانە مەجبورن کە بە حورمەتی خۆیانەوە بڕۆنە دەرەوە و بڕۆن گردەکە بەجێ بهێڵن دەنگم باشە بەڕێزان من لێرەوە خۆم ئاگام لە دەنگی خۆم هەیە بەڕێزان لێرەوە من ئاگام لە دەنگی خۆم هەیە کاک دەنگی من عیبی نییە تکایە لە خۆتانەوە ئیدعا من بۆ مەکرد کاکش کە گۆڕان شکستی خوارد من هەستام وەکو ئینسانێک وەکو کەسێکی دڵسۆز بە بزوتەوەی گۆڕان وەکو ئەو حرەکەتەی کە من 10 ساڵ پشتیوانیم کردووە بۆ گۆڕانکاری وەکو دیفاعکردن لەوەی کە ئەم پرۆژەی کاک نەوشیروان سەفا شکست نەخوا نەدۆڕێ هەستام کۆمەڵێک ڕەخنەی دۆستانم خاڵ بە خاڵ لەم بزوتەوەیە کرد چونکە ئەم بزوتەوەیە یەک مەرجعیەتی نەبوو هەتا من ژێر بەژێر ڕەخنەکانی خۆم بنێرم بڵێم ئەمەم لەسەر گۆڕان هەیە کەس بە کەس نییە بەڕەڵاخانەیە بەڕاستی کەس نەبوو مەجبوور شتەکانم خستە دەرەوە و کار مەسەر ئەوە کرد من هەوڵەکەم بۆ ئەوە بوو کە ئەم بزوتەوەیە ئەو هیوا و ئاواتانەی کە کەسێکی بوو نەوشیروان سەفا هەبوو بەزایە نەچێ یان شکست نەخوا بەڕاستی ئێستا کە کوڕەکانی و کۆمەڵێ لە دەوروبەرە پاریان بینیوە و سەفتە دۆلاریان بینیوە بۆیان مۆزوع نییە کە باوکیان چ ڕەنجێکی یاوە چۆن بۆچی نەبووە بۆ پارە ئەیتەوە کەیفی خۆیانە بەڕاستی وتە خۆ مشکلەی من نییە بەڕاستی ئەلی من چی بکەم خۆیان ئەویان نەبێ من ئەمەم بۆ ئەوە کرد بۆ ئەوەی کە بزوتەوەی گۆڕان بە خۆیان بچێتەوە عەزیزان هەموو حرەکەتێ لە دنیای هەروایە حتا بازرگانێ ئەڕوات بازرگانی ئەکا لەکتۆپڕا تێگەشکێت ئەبێت دانیشی حسابی خۆی کە بیر کاتەوە کە خەلەکانی لەکوێ بوو بۆچی تێکشکا چی بە گران کڕی چی بە هەزان کڕی چۆن فرۆشتیەوە کێشەکانی چی بوو هەموو شتێک هەر ئاوایە بەڕاستی کاتێ بزوتەوەی گۆڕان لە ساڵ 65 دەنگەکانی لەدەست ئەدا ئەبێت دابنیشە لیژنێکی تایبەتی بکە لێکۆڵینەوە بکە لەسەرەوەی کە بۆچی ئەم شکستانەی خواردووە
باشە ئەگەر ئەمەی نەکرد یعنی ئیتر ئەمە بەتەنگ بزوتنەوەکەەوە نییە یا بەتەنگ خۆیەوە نییە باشە من پێشتر ئەمزانی کە ئەم گروپەی کە بەسەر گۆڕانە خۆیان سەپاندووە ئەمانە بەتەنگ بزوتەوەی گۆڕانەوە نین تازە ئەمانە تەنها ئەیانەوێت بە بەرنامە خوان ئەیانێ بچوشیکەنەوە بۆیان مۆزوع نییە 6 کوسی بێن 10 کوسی بێنێ خۆگەر ئێمەش لە دووە ئاخرەکانە بەشداریمان نەکردایە ئەوە گۆڕان 6 کوسی هێنا بەڕاستی بەڵام پشتیوانیمان کرد بۆی کەیش دەبێت کۆمەڵی کوسیتر بەدەست بێنێ بەڵام ئەمە ئەو واقع بوو کە من لەسەری دوام یعنی بە بەرنامە ئەوان ویان لێ کرد بەڵام لە بەرامبەر ئەمەیە لا خۆی ئەوان ڕەخنەکانی من قبولکەن بنمونە جوابێ ئەمەوە ئەڵێن بابا ئەم ڕەخنانەی تۆ ئەوەی باشە ئەوەی باش نییە ئەمەی خراپە ئەوەندەی خراپ نییە ئێمە هەوڵ ئەدەین کە ئەم چاکانە چاکترکەین ئەم خراپانە چاکترکەینەوە هەموو ئێوەش پشتیوانیمانکەن بۆی بتوانین بزانین نەقسەکانمان چییە کێشەکانمان چییە بتوانین چارەسەری مۆزوعەکان بکەینەوە بەڵام هیچ کەسێ جوابی ئەمەی نەداوە یەک کۆمەڵ تەوهین و جوێن و سوکایەتی و بێحورمەتی تەواوی ئەو سوکایەتیانی لەمەوەی ئەم دڕۆژە بە من کراوە لە ماڵ کوڕەکانی نوێشام سەفاوە بەڕاستی دەرچووە و لەوێشەوە بڵاو بۆتەوە و لەوێوە داویانە بە کۆمەڵی خەڵک بڵایان کردێتەوە من هیچ کاتێ چاوەڕوانیم نەئەکرد لە کوڕانی نوێشام سەفا بەڕاستی ئەوەندە بێ ئەمەک بن و ئەوەندە سپڵە بن بەرامبەر بە من و بە بنەماڵی ئارام ئەحمەد ئەو هەموو سوکاتی بێحورمەتی بکەن بەڕاستی ئەمەتر لە سیاسەت دەرچووە عەزیزان سیاسەت وا ناکرێ بەڕاستی سیاسەت لانی کەم بڕێ لە ئەخلاقی لەگەڵایە کاکە من سڕاعم لەگەڵ سەرانێکی و پارتیا هەیە بەڵام پەلاماری ژنیان نادەم پەلاماری کچیان نادەم پەلاماری خوشکیان نادەم من یەم سڕاعی سیاسیان لەگەڵام ئەڵێم ئێوە دزن ئەڵێم گەندەڵن ئەڵێم مافیان ئەڵێم جەردن ئەڵێم بکوژن ئەڵێم ئێوە ئینسان کوژن ئێوە تاڵانچین ئەوە بەڵام من ناچم بزانم ژنەکەی فڵانکە چیەکە دایکی نازان چیەکە خوشی نازان چیەکە بەڵام ئەوەی کە ئەم جەمعە ئەم گروپەی کوڕانی کاک نوێشام سەفا لەمای ئەم دەڕۆژا بە منیان کرد 30 ساڵە دژی بنەماڵی بازارین تاڵەبانی هیچ نەمەوانێڵم قەدوایان بەران بە من نەکردووە ڕاستی قەدوایان نەکردووە عەزیزم بەداخەوە من لە مانگی 2 ئەمزانی کە بزوتەوەی گۆڕان بەرەوشیوەچ چونکە ئەمزانی لە دوای کۆچی دوایی کاک نوێشام سەفا خەتەریاتی ئەم بزوتەوەیە دەرکەوت بۆیە من بە منطق لەگەڵ ئەوانە قسەم کرد تا بە خۆیان دابچنەوە و هەوڵ بدەن ئەم بزوتەوەی وای لێنێت چونکە وەکو وتم حیزبێک لە ساڵ 65 هێزی ئیجتیماعی یعنی پایەی ئەسڵی ماتریالە ئینسانێکی دەست بدا ئەبێ دراسی خۆی کا بەڕاستی بەڵام سەیری ئەمان کە یەک مۆزوعیان بیە حتا یەکگرتووی ئیسلامی هاتن نەقدی خۆیان کرد سەکردایەتەکەی ئەوە بەڵام بزوتەوەی گۆڕان یەک کەس قسە ناکە نە هەڵسوڕاوەکانی قساکەن نە سەرانی گردەکەیش مێش میوانیانێ هەر ئەڵێ هیچیش نەبووە ڕاستی هەر ئەڵێ هیچیش نەبووە بەداخەوە یعنی من بزوو خەڵکی وا کەمتەرخەم لە دنیا نبینەوە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوە کە ئەمانە ئیتر مەشغەڵەی گۆڕانخوازیان نەماوە لە حقیقەتە تەنیا کۆمپانیایشیانەوێ ئەم کۆمپانیای وشەیە کە کاتی خۆی ناونە بۆ کۆمپانیای فشە بۆ خۆی پارە پێیا بکە وردە بچێت پێشەوە خۆ ئەندەوڵەمەند کەن وەکو کۆمپانیایەک شوزانم بۆ پارە پیاکردنەوەوانەی تا وەکو ئەوەی کە خەڵک ئومێدی پێ بەسێ بۆ گۆڕان و گۆڕانکاری بەڕاستی من بۆ خۆم پێم وایە کە تەواو بۆ مۆزوعە لەم چوارچێوەیەشە عومەری سەیعەلی کە پیاەکی بەڕێزا وەکو پێشی وتومانە پیاەکی بە حرمەت بووە لەبارەی ئەخلاقیەوە لەبارەی کۆمەڵایەتیەوە دز نەبووە فڵان بووە بەڵام لە ئاخر و ئۆخرەکانی تەمەنیا عومەری سەیعەلی گەورەترین زەربەی لە حرەکەی بزوتەوەی گۆڕانیدا وە گەورەترین خیانەتی مێژووی کرد کە ئەبێ لەسەر چێلی گۆڕەکەی بنووسی خیانەت بە بزوتەوەی گۆڕان تەنها لەبەر خاتی گیرفانی کوڕەکانی نوێشام سەفا ئەوەی عومەری سەیعەلی کردی بەڕاستی خیانەت بوو بە هەموو پێوانە بە هەمومانەیەک چونکە ئەمڕۆژ ئەوە عومەری سەیعەلی بوو تدی عەبدوڵای با بڕوات و لە ژوورەکە نەمێنێت چوارە بابەتان چکە پێیان وتۆ لەسەرەوە وەکو وتم عومەری سەیعەلی بوو بەو تەمەنەوە بوو بە مۆزەف لە بەردەستی 2 مناڵی وەکو نماوچەیە بەڕاستی زۆر عیبە وەکو عومەر بەداخەوەم کە ئەو گروپە داسەپاوەی بزوتەوەی گۆڕان تفیان کرد لە مێژووی بزوتەوەی گۆڕان و مێژووی تێکۆشانی هەمومان و مێژووی خەباتی گۆڕان خوازان و ئەو هەموو شۆن و خونەی کە ئێمە بە ئەو بزوتەوەیە کردمان بۆی کە بتوانێت ئاڵ و گۆڵە بکە تفیان لەو مێژووە کرد و تێکیانشکان لە ناویان برد و کۆتاییان پێهێناوە بەڕاستی بۆیە زۆربەی زۆری هەرە زۆری ئەو گۆڕان خوازانەی کە ئەمڕۆ ئەو گروپیان بەدڵ نییە ئەبێ بیر لە حاڵی خۆیانکەنەوە بیر لە حاڵی خۆیان ناکەنەوە ئەوەی تر بۆ خۆیان کۆتاییان پێهاتووە و ئێستا نە ساڵێکی تر دوی تر سێتر بە تەواوەتی کۆتایی پێ و ئەبێ بە حسب یەک کۆمپانیای ئەمێتەوە کە کۆمپانیای فشێ ئەو
ئەو کۆمپانیای فشەیە پارە پێیاکە بۆ کوڕەکانی شام سەفا و گروپی لەگەڵیانە ئەیخۆن بۆ خۆیان و دەوڵەمەند بوون و دەوڵەمەند و ئیتر ئەوەشی شەقیتی هەڵدرا بێحرمەتی پێکرا نانی بیخوا لە لای دەڕوانگی ئەوانەوە چاوی دەرا با بڕوان بگەوە کە ئەوان کەی مشکلێکیان بەڕاست لە بەرامبەر ئەم ڕەخنە دڵسۆزانەی منە کە دوایی خاڵ بە خاڵ باسی یەکەم ئەوان نەهاتن بڵێن بابم نەقت ئەمەی توانیە کاک ئەم قسەی توێکی ئەمیان وانیە ئەمیان وایە ئەمیان هەڵەیە بە هەڵەتیان گەیاندووی ئەمیان واقعیەتی هەیە بۆ یەکە پێویستە ئێمە لە یەکتر حاڵی بنلێتە تێبگەین بەیەکەوە قسە بکەین و ئەلەم بابەتانە بەڵام ئەمان هاتن ئەمیان هیچ نەکرد یەک جوابیان نەدایەوە زەڵبێکیان لە هەر هەموویە ئاوا ئینجارە بێحرمەتی جوێندە سوکایەتی عەزیزان سەرکەوت حەسەن کە بە سەرکەوتی کوبە ناسراوە و پێشتر مدیری ئاسایشی سلێمانی بووە 10 ساڵی ڕەبەقە لە پاڵنەوەی شام سەفا دانیشتووە من یەکەم کەسێ بووم کە ڕەخنەم لێگرت چۆتە ناوێشێتی بەڵام ئێستا ئەزانم کە سەرکەوت پیاشی عاقڵ بووە سەرکەوت لەوە تێگەیشتووە کە ئەو سەری تونێلەکەی بینیوە هی بزوتەوەی گۆڕان چونکە کەسێ 10 ساڵ لەگەڵ نەو شام سەفا هەبێ لە کۆمپانیای وشەوە ناچێت لەو ئاخری پیری تەمەنیوە بڕاتەوە بۆ ناوێشێتی نیشتیمانی کوردستان ئەو زانی بێتی کە ئەم بزوتەوەیە ئەو سەری تونێلەکەی بینیوە ئەمە دیار نییەوە ئەمە کۆتایی پێاتوە بۆ یەکە چۆ نایکردی نیشتیمانی کەواتە عەقڵی هەیە ڕاستیەکەی ئەو ئەزانێ نیوەی ئەمە پیاوی پارتیە نیوەی ئەمان پیاوی ماڵی مام جەلالە جاخۆ بۆ نەچێتە بۆ لایەکێتی بۆ خۆی دانیشە خەڵکی ژیانی خۆی بەڕاستی باشین حل هەرەوەیە کاک سێری ئەمڕۆ عەبدوڕەزاق لە تەلەڤیزیۆنی ڕوودا و چییە و کاک تو شەرەفتان ئەو قسانەی ئەمڕۆ عەبدوڕەزاق لە تیڤیەوە کردوێتی ئەگەر من بمکردایە چیتان پێوتم باشە ئەگەر من گۆڕان بوومایە وەکو کاک سەرکەوتی کۆچە نایەکێتی چیتان پێوتم یەک گۆڕان خواست نەیوێرە بە یەک کەلیمە باسی سەرکەوتی کوبە بکە چونکە شەق وەشێنە لێترسن بەجوێن بە ئارام ئەحمەد جگە شەق وەشێن نییە باش نییە کاکە نەیانتوانی یەک قسەشی سەرکەن بەدەن لەوە کەم حەقی پێدەم بەڕاستی دەستی خۆش بێ کارشی باشی کردو چی بکات لەو گدا کۆمەڵێم ناوەردە جوێنی پێ بدەن و ئیهانی پێ بکەن و فڵان فیسەکات و هیچیش بەدەست ئەچێ بەلای ژیانی خۆیتەوە ئەمانیش هەر واکن بەڵام هەر یەکە بەڕێکایە بۆیە ئەو ئەیزانی کە گۆڕان فت بووە بۆیە ئەگەر من وەکو خۆم وەکو ئارام ئەحمەد بە هیچ قسە و قسەڵۆکێ کاڵ نابمەوە بەڕاستی هێز نییە بتوانێ هێندەی سەرە دەرزیەک بەڵگەی لەسەر قسەکانی خۆی هەبێ ئەوەی کە دژی منێکە لەبەرەوە من کۆ لەم شتانە ناکەم لە حەقیقەتە ئەمانە بۆ من مۆزوع نین ئەمانە گاڵتەجاڕین لای من لە ڕاستیە چونکە ئەو مێژووی کە من هەمە مێژووی بزوتەوەی گۆڕان نییە مێژووی خۆمە لە حەقیقەتە باش نییە کاتێ من دژی یەکێتی و پارتی بووم و هەموو گۆڕان هەر نەبووە ئەسڵەن گۆڕان هەر نەبووە هەموویانێکێتی بوون هەموویانێکێتی بوون من هەر دژیان بوون لە ڕاستیە لەبەرەوە ئەوە منم لە دوای ئەڕاپەڕینەوە دەرک بەوەیە کەم یەکێتی و پارتی دوو هێزی خەتەر و مافیاین بۆ ئەو کۆمەلگای ئێمە دوو هێزی چەتە و جەردەن یەکێتی و پارتی هاتوون بۆ دزی و تاڵانی لە کۆمەلگای ئێمەیە یعنی ئەوە نەبووە من لە گۆڕانەوە فێریشت بم گۆڕان لە ئێمەوە فێریشت بووە ئەوە نەبووە من لە کاکنۆشوانی ڕەحمەتیەوە فێر بم ئەو لە ئێمەوە فێر بووە ئەوە نەبێ من لە عومەری سەی عەلی باڵی ڕیفۆنش فێر بووم ئەوان لە ئێمەوە فێر بوون من خۆم کاتێک عومەری سەی عەلی ئەندامی سەرکردایەتێکێتی بووە لەم دانهاخەیە هەساو بووم بە گۆچانەکەیەوە پەلاماری یاوە وتری ئێوە جاسوسی ئێمە ئەو کاتە من دژیان بووم لە ڕاستیە باش نییە کەواتە ئەوە ئێمەین گۆڕانمان پێکشێناوە کەچی ئێستا کۆمەڵی خەڵکی لەسەر دەوڵەمەند بۆ بەڕاستی ئەو قسانەی ئەمڕۆ عەبدوڕەزاق کردی پارتیەکی شەروایەتە بۆ کاکیش ئەڵێ پارتی دەرفەتی باشی لێ پێشە کاندیدەکانی خۆی ڕاست پێرێ بۆ دروستکردنی حکوومەت ئەڵێ فەرسەتێکی باشی نەسیحەتی پارتیەکە ئەڵێ فەرسەتێکی باشی مێژووی لە بەردەستی پارتیایە کە بتوانێت نیوزائیدیەک حکوومەت دروستکە تێگەی کاکە هیچ پارتیەک ئاوا دڵسۆزانە قسە ناکە کە عەبدوڕەزاق کردی بەڕاستی پارتی فێرەکە پێوازیان پارتی خۆی عەقڵی پێ ناشکێ ئەڵێ نیوە زائیدیەک ئەتوانێت حکوومەت دروستکە یعنی حساب بۆ هیچ کەسێ نەکا بەڕاستی تێگەیت 45 هەیە و کۆتاکە بێنە چەند کات و حەسب و شوێعیش بخاتە هێنو ئەلەم بابەتانە کاکچێ دێ ئەگەر منەوە قسانم کردایە چی بوو ئێستا گۆڕانەکان هەمووی ئارام ئەحمەد جاسووسە ئارام ئەحمەد خائینە ئارام ئەحمەد خۆفرۆش تەنیا خۆشم دڵنیام ئەمێنمەوە لە ئاخرا وەکو ڕۆژ لام ڕوونە بەس خۆم ئاوا شەرافەتمەندانە ئەمێنمەوە هەموو ئەو چڵیت و پڵیت و مڵیتانی کە بەحرمەتی بە ئارام ئەحمەدەکەن هەمووی خوێڕی 100,000 لە دواییە ئەبن بە بەڵقی سەر ئاو باش نییە کۆمەڵێک گەجەر و گوجەرن تەنیا ئارام ئەحمەد ئەمێنێتەوە بە شەرافەتمەندان وەکو چۆن لە نەویەکەوە هەروەکو خۆی ماوەتەوە باشە کاک هەتا ئەم عەبدوڕەزاقا بە جۆرێ پارتی نەسیحەتەکە ئەڵێ ئێوە پارتی ئەتوانێ نیوە زائیدیەک بۆ هەموارکردنی ئەو یاسایانەی ڕێگری یان کێشە ئەخەنە بەردەمی ئەو بەرنامەی کە هەیەی واتە پارتی ئەتوانێ
نیوە بەزائیدە حکومەتێ دروستکە لەو حکومەتە بتوانێت هەج یاسایە کە خۆی ئەوێ ئەو یاسایانەی کە پێشتر دژی پارتی بووە ئەتوانێت هەمواری بکاتەوە وەبی خاتە بەرنامەی کاری خۆیەوە دەبڕۆ بزانن پارتی وا قساکە بە حیاتی نایکات. مەسەلەکە چۆنە؟ مەسەلەکەوەیە کە من ئەزانم کاکە ئەو بەشەی کە لە گۆڕان ماوەتەوە تەمەن سێ بەشی گۆڕان زۆربەی وازی هێناوە ئەو بەشەی کە ماوەتەوە نیوەی پیاوی پارتی نوێشی پیاویشی تێ بە باشی زانم. هەر ئێستا بزوتەوەی گۆڕان بە ڕسمی داوای لە پارتی کردو بەشم 2 کورسی بنێ بۆی لە حکومەتە بەشداری کە بێ بە 4 لە کورسی. بەڵام ئەگەر پارتی 2 کورسی زیادە بدا بە بزوتەوەی گۆڕان بەخوا لە خۆڕایی نایەتێ کاکیژیان ناشێت 12 بکا بە 4. بەڵام داوای لە پارتی کردووە بەشم 2 کورسی بنێ لە کورسەکانی خوارد. جایتر من نازانم ئەیەنەیانە ئەمیان من نازانم بەڵام بەهەرحاڵ ئەم داواش لە پارتی کراوە. بۆیە ڕخنەکانی من عەزیزان تو شەرەفتان تو وجدانتان کاکە ڕقی لە منە چاوم دەرەهات. بەڵام تۆ بزانە ڕخنەکانی من چۆنە و جوابی بزوتەوەی گۆڕانیش بۆ ئارام ئەحمەد چۆنە. ڕخنەکانی من ئەوەیە لە کاتێ ئێمە شەڕی پارتی وێشێتیمان کردووە چ لە پاڵتاکە چ لە فەیسبووکە خۆم و هاوڕێکانم لە تەعزیەکەی مام جەلالە من لایڤم کردوتەوە دژی جەلال تاڵەبانی. بەڵام بزوتەوەی گۆڕان و کوڕانی نەوشوام سەفا هەموو مانگێ 250,000 دلار لە یەکێتی وەرگرتووە مای مام جەلال. من ئەمەم پێقود ناچێ عەزیزان. باشە من ئەڵێم بابە بزوتەوەی گۆڕان پارەی لە ماڵی مام جەلال وەرگرتووە ئەڵێ ئارام ئەحمەد پیاوی فڵان کەس ئەڵێ ئارام ئەحمەد خائینە ئەڵێ ئارام ئەحمەد بابە تۆ پارە وەرگرتووە ئەی هاوار تۆ ڕۆیشتووی مانگانە مناڵی خەڵکت لە سێمانیە بەرامبەر بە مناڵەکانی یەکێتی یاوە بەشەڕ بەڵام خۆت چووی پارە وەرگرتووە کاکە. ئەمە بێئەخلاقیە بەڕاستی ئەمە بێشەرەفیە بەمانای کەلیمە ئەمە درۆکردنە لەگەڵ خەڵکە کاکە ئەمە درۆکردنە کاکیشینم. من لەگەڵ ئێوە ئەم قسە و باسان ناکەم باشە ئەگەر خوا نەخواستە بەیانی بەڵگەیەک ببێت یا من بڕۆم ژێبەژێ لەگەڵ کەسێکە دەستێک کەڵاوکەم و بۆ خۆم 100,000 دلار وەربگرم توای حەق نییە منە تفکە ناوچەی ئارام ئەحمەد ئەی ئێوە بۆچی قبوولەکەن کاکە نابێ قبوڵ کردێ بەڕاستی ئەبێ ئەمە ڕسم ئەمە یەکێک لە ڕخنەکانە. ڕخنەی دووەم تومە گروپێکی هەشت کەسی ئەمە قاکە قسەی من نییە ئەمە قسەی وەزیری داراییە کە ڕێبازی حەملانە ئەڵێ چیا و نما لەگەڵ 6 کەسی ترە لە گردەکە چوون چەکی پارەیان بەم ڕێباز حەملانە گۆڕیوەتەوە نیوە بە نیوە پارەکەیان خواردووە. خۆ کاک نوێژوانیش ما بۆ لە ژیانە کاکە بەڵام ئەمانیان کردووە. من لە خۆمەوە ئەم قسانە ناکەم کاکە ژیان ئەمە ڕخنەی منە. ئەگەر وانییە بڵێ وانییە بڵێ لە بابەتێ بڵاوکەرە بڵێ قسانی ئارام ئەحمەد کە ڕاز نییە ئەسڵ ئەساسی نییە مەسەلەکە ئاوایە بۆچی جوێنی ئەخلاقی بە ئارام ئەحمەد لێ کاکە. من ئەڵێم سێ ئەڵێم نەدەبوو خودی کاک نەوشوام سەفایش کە ئەوە وێنەکەی لە پرسەرمەوەیە ئەگەر ئەم مۆزوعانە ئاوا بڕوا ڕۆژێک یەخەی پێگرم بەو کابرایش یەخەی پێگرم من لە هیچ کەسێک خۆش نابم ڕەنجم بە فێڕۆ بدا بەڕاستی خۆشبوون نییە لای من لەسەر عاتفە کار ناکەم لەسەر ڕقیش کار ناکەم تەنها لەسەر چەمکی ڕاستگۆیی کارەکەم و ئەیزانم کە ڕاستگۆیی باجێکی زۆر قورسی هەیە. باشە من ئەڵێم نەدەبوو بزووتەوە نەدەبوو کارگەی ئاسن کە بای ملیۆنەها دۆلارە بازاری میترۆ کە بای ملیۆن دۆلارە گردەکە کە 120 دۆلەم زەویە نەدەبوو بکرێ بە مورچی کوڕی نەوشام سەفا. باشە ئەگەر نەوشام سەفا باوکی من بواە نەدەبوو بکرێ بە مورچی ئارام ئەحمەد. باشە ئەگەر نەوشام سەفا باوکی هەرێکێ لە ئێوە بواە نەدەبوو هەموو ئەم شتانە بێ بە مورچی دوو کوڕەکەی بەڕاستی. ئەمە عیبە کاک ئەمە عیبە من دزیەکەی یەکێتی و پاتیم پێ باشترە. مسعود بازانی بنەماڵەکەی ئەڵێ ئێمە مافیاین و ئێمە دزین و ئێمە ئەوین و ئێوەین بنەماڵی تاڵەبانی ئەڵێ ئێمە ئەوین و ئێمە ئەوین و ئێمە ئەوین. ئەی چۆن ئێمەڵێن کاک نەوشام سەفا باوکی هەمومانە باوکی هەژارەکانە باوکی فەقیرەکانە چۆن ئارام ئەحمەد پاسکیلەکەەوە 10 ساڵ دیفاع لە گۆڕانکە کوڕەکانی و بن بەخانی 1 ملیار دلار قبولی ناکەم کاک قبولی ناکەم. ئەوەشی ئەمە قبولەکە یان وەکو سەک تیکێنانی ئێنێ ئەلجێن بە ئارام ئەحمەد بە خێڕیەکە لە گردەکە یا بۆیە ئەمە قبولەکە یان عەقڵەکە لایەنێ بەڕاستی نایکە ناکرێ هەمووتان وەرن پشتیوانی من بکەن. باشە من بم بەخانی ملیۆنەها دۆلار ئێوە نان نەبێ بیخۆن ئەوە کەی حەقیقەتە کاکە من چۆن ئەمە قبول کەم برای من خۆکەر نیم نماوچیا چێە ها چێ بۆ ئەوان ئاوا بێ بۆ خەڵکە ئاوا بێ کاکە فەرقی چی برێشین فەرقینی کە من ئەم ڕاستیانە ئەڕۆم نایەن جوابم بنەوە ئارام ئەحمەد بێ ئەخلاق
تۆ چۆن واڵیت دەسی ئەمینی چیە بابە ئەوە تا لە گردەکە پارە ئەن بە پیاوەکانی خۆیان هەر کەسێ پیاوی ئەوان نەبێ بەشەقێکە نەخوارەوە پەلە مەکەن ئەگەر بە هەزاران گۆڕانخوازی تر هەمووی دوور نەکەن شو بەلا ژیانی خۆ من ئارام ئەحمەدیم یان ئەبێ کۆیلەبی وەکو چۆن یەکێتیەک کۆیلەی قوباد و پاڤێڵە یان یەکێتیە پارتیە کۆیلەی مەسرور و مەنسوورە ئەبێ تۆش کۆیلەی نماوە چیابی ئەگەر نە ئەبێ بچیت دەرەوە بەشەق تەواو قسەی قۆڕە کێش ناڵێ وایە تاقی کاتەوە کامتان پیاوە بزوتەوەی گۆڕان کامتان ژنە ژنانی بزوتەوەی گۆڕان بڕۆن لە گردەکە یەک رەخنە لە کوێن و شانسەفا بگن ئەگەر بەشەق ناکردن خوارە ئارام ئەحمەد دەبڕن دیگن تاقیکەنەوە کاکە ئەو تاقیکەنەوە بڕۆ زين دەرتەکەم بەشەکان دەرێ ناکە خۆمە هەمووی بەڵگەیە کاکە وتومە عەزیزان مەسعود حەیدەر ئەمە کاتی خۆی وتومە کاکە مەسعود حەیدەر ئەندام پەرلەمانەکەی گۆڕان بۆ پارتی کاری کردووە ئەم کوڕە گەندەڵ بووە ئەم کوڕە دزی کردووە ئەم کوڕە لە یەک ڕێکەوتنە لەگەڵ حەمدیە جافا 350,000 دلاری وەرگرتووە بەڵگەکەمان ئەوە یا بە بزوتەوەی گۆڕان لە جڤاتی گشتیە جڤاتی نیشتیمانیە ئەوە کاغەزەکان دەرهێناوە کەس باسیشی نەکرد بۆ پرسیارەکە من بۆچی ئەبێ مەسعود حەیدەر لە دانهاخا من ببینێ کاگارام گیان چۆنی بە قوربانێ بم بە ساقی کاگاران بم پیاوە ئازاکەی دژێکی و پارتی پشتیوانیم کە ببم بە ئەندام پەرلەمان خۆم ئەزام لە بەغاچێکم لە پارتیوێشێکی کاگارم بە برایەتیمان کارێ بۆهێشی پارتیاکەم نەبێتەوە پشتیوانی بکە پشتیوانیان ئەەکەم ئەچن بۆ بەغا ئەبن بە ملیۆنەر دوای ئەچن هەولێر بن بە پارتی کاک دەی من چۆن قسە نەکەم کاکشێن تو شەرەفتان ئێوە بندڵتان ناتەقێ چۆن قسە نەکەم کاک چۆن بێدەنگ بم ئارام ئەحمەد بێدەنگ بە چۆن کاکە من 10 ساڵ شۆن و خونیم کێشاوە برایشین چۆن بێدەنگ بم واللهی مەگەر بمرم بێدەنگ بن مەگەر یەک شیرین بۆ ناودەمەی ئارام ئەحمەدەوە بێدەنگ نابم بەرامبەر پارتی یەکێتی گۆڕان حەسک شوێعی یەکگرتو فڵان و فیسار حتا ئەو ڕۆژەی دنیا ئارام ئەحمەد ما بێت بێدەنگ بوون لە مەزەبی منانیە بە باش بیزان ئەمە ئەوە بە بەڵگە کاتی خۆی ئێسێش نووسیمەتەوە وتومانە بابە ئێمە وەزارەتێکمانەیە وەزارەتی کۆچ و کۆچبەرانە دەرباز ئەم وەزیرەیە دەرباز دزە وتومانە بابە ئەمە بەڵگەکان ئەم دەربازە هەستاوە لەگەڵ سروەی خوشکی ئەم هەتیوەی ئێرئاتی ناوی چییە شاسوار لەگەڵ برایەکی شاسوارە بەس لە خێمە بۆ ئاوارەکانی مووسڵ 5 ملیۆن دلاریان خواردووە وتم بابە ئەمە دزە ئەم کابرایە ئەم وەزیر و کۆچ و کۆچبەرانە ئەوە خزمەتی بە بزوتەوەی گۆڕان و بە خەڵک نەکردووە باشە ئەم ڕاستیانە وتووە کاکیچێن وتومە بابە ئەم بەشەرە پۆسەکەی بۆ خۆی بەکارهێناوە بۆ دەوڵەمەندبوونی خۆی ئێخر کاکە دێ وەڵڵا ئەی هاوار وەڵڵی معقول نییە کاکە هەزاران هەزار گەنجی گۆڕانخوازی قوربەسەر و داما و تێی هەڵدراوە شەقباران کراوە کاکە پێشمەرگەی گۆڕان بووە خانەنشین کراوە تێی هەڵدراوە بۆ ئەملا و بۆ ئەولا ئاخر ناکرێت وەزیرەکەت ببێ بە ملیۆنێر بەڵام لەولاوە گۆڕانخوازەکە نانێبی خۆ کاکە مە کەی عەدالەتە ئەی هاوار کەوەختی من ئەم ڕاستی ئەڵێم ئەم دەربازە خوێڕیە 5-6 کەسی خوێڕی داناوە لەو فەیسبووکەیە پاریان ئاەتێ پارەکەیان زۆرە کاکە 5 کەس دانێ مانگی بە 200,000 ملیۆنی دیناری خوێڕیەکە ئەڵێ جوێن بە ئارام ئەحمەد لە ئارام ئەحمەد دایکی حیزە خوشکی حیزە ئەم ئەخلاق و ئەتوارەکەیانە بابە من شەڕی ئەخلاق لەگەڵ ئێوەکەم من شەڕی سیاسی لەگەڵ ئێوەکەم من شەڕی فکر لەگەڵ ئێوەیەکەم ئێوە جوێنی ئەخلاقی بە ئارام ئەحمەدن کاکە ئەچن چیرۆکی خەیاڵی دا ئەڕێژن بە قوربانێ بن من ئەگەر ئەو شیرکانی سەر ئێوە بنووسم ئەخلاقم ئەوە نزم بێ هەمووتان شێت و شبرەکەم دەسانێکم هەیە بۆ نووسین بۆ ئەگەر بمێ ئەو چیرۆکانە بنووسم هەمووتان والێ ئەەکەم تووشی پەرکەمتانەکەم کاکە هەمووتان تووشی پەرکەمەکەم باباژن لە چیا و نماوە لە هەموو سەرانی گردەکەەوە تووشی پەرکەمتانەکەم بەڵام ئەو ئەخلاقی من نییە من 30 ساڵە دژی یەکێتی و پارتی لە شەڕام هیچ نەماوە پیان نەڵم یەک کەڕت پەلاماری ژنیانم نەداوە پەلاماری کچیانم نەداوە پەلاماری دایک و خوشیان نەداوە من ئەخلاقم هەیە کاکە من لە خێزانێ پەروەردە نەبووم بەژنی خەڵک بڵێم وایە بە خوشی خەڵک بڵێم وایە بەڵام ئەمانە ئەم گروپە لە گردەکە لوتکەی بێڕەوشیشیان تێپەڕاندووە بەڕاستی هیچ ئەخلاقێکیان نێشتەوە بۆ نووسین بۆ ئەدەب بۆ حرمەت هیچیان نێشتەوە بەڕاستی ئەوە بۆ خۆی جێگەی داخە ئەڵێم بابە لە کاتی خۆیان پێم وتم بابە هوشیار عەبدوڵڵای بەڕێز کە ئەندام پەرلەمانی گۆڕانە وتومە بابە لیژنەیەک پێک هاتووە هوشیار عەبدوڵڵا ئەندام پەرلەمانە 4 ساڵ 1 ملیۆن دلاری وەرگرتووە بە پارە ئەندام پەرلەمان بوو تومە ئەمە لە ئەمن و دیفاع بووە لە بەغایە لیژنەیەک پێک هاتووە لەسەر لێکۆڵینەوە لە کەوتنی مووسڵ ئەم لیژنەیە تەبعاً سەدرەکان زیاتر ئەمیان هێنا بۆ پێشەوە دژی مالیشی
و دەبوو مالیشی بانک بکەن لێکۆڵین لەگەڵا بکەن لەسەر مەسەلەی کەرکوو ئەمەش بە دەنگدان ئەکرا لە پەرلەمانە چەندین کەس یەکیشیان لەوانە هوشیار بووە نەیانهێشت نیسابی قانونیەکە تەواو بێ بە پارە لەوە نەتوانرا کە ئەو کابرایە بێنە ناو پەرلەمانەوە لێکۆڵین لەگەڵا بکەن خامی پارە وەرەگرێ بۆ ئەم مۆزوعانە کاکیجان ئاخر عەزیزان ناکرێ بەخوا ناکرێ بەڕاستی ئێمە هەمومان هاوارکەین و قوربانی بین و خەڵکی لەولا بۆ خۆی دەوڵەمەندکە ئەخر چۆن قسە نەکەم برای من ها چۆن قسە نەکەم کاکە یعنی هەر ئاوا بێدەنگ بم هیچ نەڵێم بڵێم ئارام محمەد بڕۆ بۆ خۆ دانیشە تەواو بە ئەوانە خەڵک ئاوا لێبێ ناتوانم کاکیجان مالیشی بانک نەکرا بۆ پەرلەمان لێکۆڵینشی لەگەڵان نەکرا لەبەرەوەی کۆمەلە ئەندام پەرلەمان ژێبەژێ پاریان وەرگرتووە کاکیجان تو ئەندام پەرلەمانی لە بەغا لیژنەیە پێشی ئاڵێ ئێمە مالیشی لێکۆڵین لێکەین دێ ئەندام پەرلەمەکان چەند کەس دەنگەیە من دەنگ نایەم بە نمونە بە 200,000 دلار بۆ خۆم دانیشم پارەی عێراق پارە زۆر هەڵی خەریکی دچی ئەڵێم عەزیزان ئەندام پەرلەمانەکانی بەغاتان جگە لە دوو کەسیان کە ناوی کەس نابن بەڕاستی ئەوانی تریان تەنانەت مانگانە لەگەڵ بژوتەوەکەی گۆڕانیشان ڕاست نەبوون یعنی نەیانتوانیوە ئەو پارەی مانگانە بێن بە بژوتەوەی گۆڕان کە پێش کاندید بوونەکەی قەولیاوە یعنی پێشێ ئەندام پەرلەمان بڕیاریەوە کە مانگی ئەو نەبا بەجوتەوەی گۆڕان ئەڵێم ئەمانە مەسعود حەیدەر یەک فرسی هەر نەیە بەڵام ئەوانی کە یاویانە بە نیوە ناچڵی یان کەم یا کەمیان کەوتو ئالم بابەتان ئەمەش نوعێکە لە خراپەکاری چونکە بژوتەوەی گۆڕان من کاندید دەکا ئەڵێ تۆ ئەبی بە ئەندام پەرلەمان ئەبێ مانگانە ئەو نەبێ بم بژوتنەوەیە بۆ تەلەڤیزیۆنە بۆ مۆسەفەکان بۆ ئەمە بۆ ئەو بۆ ئەوەی دەی باشە من ئەچم ئەبم بە ئەندام دوای یەک فرز نام ئەمە عیبەکە ئەمەش بۆ خۆی بەشێکە لە دزی من و تومە بەشێک لە سەرانی گۆڕان پۆست و پارەیان بەکارهێناوە بۆ قازانجی تایبەت بۆ حەزی خۆیان من ئەمانم هەمووی بە بەڵگە هەیە بەڕاستی بەناو بە هەموو شتێک لەلامە بەڵام وەکو وتم من پڕکێشی ناکەم ئەوەندە دابەسم بۆ ئاستە نزمە کە پەلاماری ژیانی شخصی خەڵک بدەم بەڵام دیسانیش ئەوە ژیانی شخصی نییە عەزیزان ناکرێ من پارێزگای سلێمانی بم باشە ژنێکی ڕووسوری ئەو میلەتەیەت ئەڵێ وەرەقەیەکی پێیە ئەڵێ بەشم بۆم ئیمزاکی ئەمێ لە فڵان شوێندا بمەزێ من سەیری ژنەکەیەکەم جوان ناڵێم وڵی ئەگەر لەگەڵ ما بمێنیتەوە ئەم شەو بەسەرچە بۆ واژۆکەم ئەگەر لەگەڵم نەبی ئەوە هین ئەمە بی ئەخلاقیە ئەمە عیشق نییە ئەمە خۆشەویستی نییە ئەمە ئەوە نییە کاکە گیان تێگەی برام تۆ پۆستەکەی خۆ بەکارهێنی لە پێناوی حەزی خۆتە تۆ ئەبێت دادگایی بکری بەڕاستی تۆ بە شەق هەڵدێ لە دەمت لە پۆستەکە دوور بخرێتەوە نابێ ئەمە کاکە بەلەو کۆمەلگای ئێمە هەموو شتێک بۆ ئاوای لاتون ڕخنەیەکی ترم ئەوە بۆ تومە نەدەبوو بزوتەوەی گۆڕان بەشداری حکوومەتەکەی یەکێتی و پاتی بکات لەوەی نەتیجەکەی مان بینی چۆن بوو مافی خۆمە من ڕەم وایە تۆ توانی بڵێ کارێکی باشمان کرد من بە بەڕێز کاک دکتۆر یوسف پێم وتووە کاک یوسفی عەزیز چاوەکەی ئارام ئەحمەد تۆ نەدەبوو کە سەرۆکی پەرلەمان بوویت ئەو کۆبوونەوەی نۆزەی حوزەیران بوو پیس بوو سی بوو چەند بوو کە وتیان 3 ڕۆژ دوای بخەن تۆ ئەبوایە دوات بخستایە ئەو 3 ڕۆژە بۆ ئەوەی ئەو کاتە بمانزیانی هەڵوێستی ئەمریکا نەتەوە یەکگرتوەکان هەموو ئەمانە چۆن ئەبوو هی قۆنسڵخانەکان تۆ هەڵەیەکی سیاسیت کرد کێش پێی کردی من نازانم بەڵام تۆ دەبوو ئارامتر بی تەحملکەی ئەو 3 ڕۆژە بۆی بزانێ هەڵوێستەکان چۆنە بێ بەس ئێوە نەتان کرد ئەوە بوو بەهۆی ئەوەی چوار وەزارەتەکە وەزیرەکان دەرکران ئەوە بوو کە سەرۆکی پەرلەمان خۆی دەرکرا فراکسیۆنەکەیان دەرکران پەرلەمان داخرا پارتی بە چەک پەلاماریە ئەو وەزعەتەکە خوڵقا ئاوای لێهات باشە ئەمە من ڕەخنەم هەیە بەڕاستی ڕەخنە بەمانەیە کەلیمە من وتومە عەزیزان وتومە پێش هەڵبژاردنەکان مستەفای سەیقادر 1 ملیۆن دۆلاری لە نەشریەفان بازانی وەرگرتووە هێناوێتی بۆ ماڵی کاگنۆشیوە مستەفا بۆ دەستی کوڕەکانی کاگنۆشیوە من مەسئولم لەم قسەی خۆم گۆڕان حاشای لێکا بەڵام هەر دەرەکەوێ ئەو قسانی من کاکە من لە خۆم و قسە ناکەم بۆ 250,000 کە وتان ئارام ئەحمەد بێئەخلاقە خۆی فرۆشتووە پیاوی ئەمە پیاوی ئەوە بەڵام دوایش خۆیان ئێعترافیان کردی وەرماگرتووە بۆ ئەمیش ڕۆژێ دادێ ئێعترافەکەن کە ئەو پارەیان وەرگرتووە بەڕاستی هەر لە بەرۆژ ئێستا داوا ئەکەن کە پارتی 2 کورسیان باتێ بڵانکە بە 14 کورسی باشە جەنازام چۆن بێن بۆ شارەزایەتە وەرگرتنی ئەو پارەیە جفاتی نیشتیمانی ئاگای لێ نییە جفاتی گشتی ئاگای لێ نییە جگە لەو دووسێ کەسە لەناو خۆیان ناکاکەش ئەمە وتومە دوای مردنی کاگنۆشیوان ماڵی ئیمام جەلال لە ڕێگەی حەمەد تۆفیق و کوڕەکانی کاگنۆشیوان مستەفاوە و هەندێک لە خزمەکانیانەوە بە بەرنامە کاک عومەری سێعەلیان داناوە بۆ ڕێخەری ئەو بزوتنەوەیە لەو کاتەوە کە ئەمە ڕوویاوە نەجفاتی گشتی نەجفاتی نیشتیمانی خاوەنی هیچ بڕیارێک نین
باشە هەم کاک عومەر هەم خانەی ڕاپەڕاندن هەم جڤاتی نیشتیمانی هەم جڤاتی گشتی هەمووی مۆسەفن لە بەردەم کوڕەکانی کاک نوێشیوانە دا ئەگەر وانە پێچەوانەکەین پێ بڵێن زەحمەت نەبێ با گفتوگۆ کاک عومەری سەیعەلی بەڕێوەبەری KNN لا بردووە چیا بە یەک تەلەفۆن لە بەریتانیا وتێتی کەس ناتوانێت لای بات ئەوە من دامناوە خستیانە شوێنەکەی خۆی کاک عومەر تۆراشەیە چووە ماڵەوە بەڵام دوایی هاتەوە بۆ گردەکە ڕۆشت خۆمەوە قسە ناکەم کەواتە کاک عومەر ڕێخەر نییە هیچ نیە هەدی کۆرە بەڕاستی باشە من وتومە جڤاتی نیشتیمانی بڕیاری یاوە کە عەبدوڵای مەلانووری ئەمەی لەو شوێنابێ ئەمەی کە ڕێکلامەکە کرابەوە بانکە هەڵبژاردن و شوێنەکەی عەلی حەمەد ساڵحی ئێستا بەڵام لەبەر ئەوەی کە عەبدوڵای مەلانووری ڕەخنەی هەبوو وەسەر بە کوتلەکەی چیا و نما و ئەمانە نەبوو بە یەک تەلەفۆن عەبدوڵایان لابرد کاک عەلی حەمەد ساڵحی هەندانە خۆ من کێشەم نییە کاک عەلی دانێن من قەسم لە مەسەلەی نایاساییەکەیە ئەژنا بۆ من کاک عەلی بێ و کاک عەبدوڵا بێ و کاک فەتاح و کاک نەزانم چی بێ چی لە مەسەلەی من نەگۆڕێ هیچ ناگۆڕێ بەڕاستی من قەسم لەسەر مەسەلە پێشێرکردنی یاساکانی جڤاتی نیشتیمانیە باش من وتومە کوڕانی کاک نەوشیروان و حەمە تۆفیق خەتی ژێربەژێریان هەیە لەگەڵ ماڵی مام جەلال وە گروپی کەشە لەگەڵ پارتیا هەیەە ڕسمەکان دیارە ڕسمەکان هەیە نەماوچیا لەگەڵ پاڤێڵ و هینا پاڤێڵ و ناویشی ئەویتریان قوبات دانیشتون لەگەڵ لاهوری شەرجەنگیا دانیشتون لەگەڵ هێرۆ چووەمان دانیشتون علاقاتیان هەیە کاک علاقاتی کۆمەڵایەتیان هەیە علاقاتی کۆمەڵایەتیش تەئسیری لەسەر علاقاتی سیاسی هەیە ئەوەی کە بڵێ وانییە ئەوە لە دنیا تێ نەگەیشتووە بەڕاستی تەئسیری هەیە علاقەت لەم ئەم پەیوەندیانە هەیە من وتومە جڤاتی نیشتیمانی بایکۆتی کردووە لەبەر ئەوەی کە غەدر لە بژوتەوەی گۆڕان و دەنگدەرەکانی کراوە و زۆرترین خەڵک دەنگی نەداوە و تەزویری یەکێتی و پارتی کراوە و گۆڕان پێش کورسی هێناوە بۆ پەرلەمانەکەی بەغا ئەم جڤاتی نیشتیمانیە بڕیاری یاوە کە بایکۆتی چوونە بەغا بکات من یەک ڕۆژ بەر لە هەڵبژاردنەکان کاک عومەری سەیعەلی خانەی ڕاپەڕاندن کۆوە کاتەوە هەر 5 کەسەکەش بانگەکە هینی ئەندامی پەرلەمانەکە ئەڵێ کاگنێچی فڕۆکەی نردووە لە فڕۆکە خانەیە بچن بۆ بەغاس بێنێ دەنگ بن بە فوات حسین من ئەمەم ئاشکرا کردووە کاک باشە وتومە ئاوایە قسەکەی من بەم جۆرەیە برایشینم ئەم 4 کەسە یەکیان نەچووە غالب هەتا ئێسا بۆ یەک کەس داوا ناکا بڵێ ئەرێ بۆچی غالب نەچوو دێ جاو کاتە من قسەمە بێ بۆچی نەچوو پرسیارەکە ئەوەیە ئەم 4 کەسە هەستان چون بۆ بەغا بۆ ئەوەی کە بۆ بەیانیە خۆیان واتە فراکسیۆنەکانی دەرەوەی فراکسیۆنی کوردیەکان کە 58 کورسیە خۆیان کۆبوونەوە بکەن یەک کەس هەڵبژێرن لە کاندیدەکانە سرووە بێ بەرهەم ساڵح بێ فوات حسین بێ بینێرن لە پەرلەمان دەنگی پێ بدەن نەکەوتنە ڕێکەوتن نێچێتی نیشتیمانی فێڕی لە هەر هەمیان کرد لە دەرەوە ڕێکەوتن نەکرا گۆڕان فەشەل بوو لەگەڵ پارتیا نەیانتوانین دەنگ بن بە فوات حسین ئەوە بوو هەمویان چوونە ناو پەرلەمانەوە لە پەرلەمانە ئەوەیان کرد باشە کاتی خۆشی من ئەم شەڕەم هەر کرد عزیزان دکتۆر محەممەد کەیانی ئەندام پەرلەمانە با ئەو شایەتی بۆ مێژوو بدا ئەو کاتی کە لە بەغا هەش پەپولەکە ناونە هەش پەپولەکەی ڕێگاکەی بەغا دەنگیان بە جەلات تاڵەبانیە خۆ حاکم شێخلەتی لە ژیانە ماوە کاک من ئەو کاتە کردم بە هەڵا لە بیرم وتم بۆ دەنگیان بە جەلات تاڵەبانی باشە هەر هەش کەسەکەیان دەنگیان بە جەلات تاڵەبانیە بۆ سەرۆ کۆماری بۆ عێراق لە کاتێکە لە بەردەم گردەکەیە یەکێتەکان شەکان لە گۆڕان خوازەکان هەڵەدا لەولاوە شەک بۆ خەڵکە فەقیرەکەی گۆڕان لەولایشەوە کاک نەوشیروان مستەفای ڕەحمەتی خۆی تەلەفۆنی کردبوو وتبی دەنگ بدەن بە مام جەلال بە تەحەداوە ئێڵم حاکم شێخلەتی ماوە با بەدرۆم خاتەوە کاک هینە ناویش محەممەد کەیانی ماوە دکتۆر محەممەد کەیانی با بەدرۆم خاتەوە من ئەو کاتێش هاوارم کرد هەرج بوو وتم بۆ چشتی واکەن ناکرێت تۆ لە بەغا شەقم لە سلێمانی شەقم تێڵی لە بەغا من دەنگی پێ بدەم بەڕاستی بەڵام ئەوان ئاوایان کرد ئەمانە لە دوایی ئەوە بکە بەرهەم ساڵات دەرچووان شکستیان خوارد ئەمانە و چەندین شتی تر کە من ڕەخنەکانی منە لە بژوتەوەی گۆڕان عەزیزان باشە وەڵامی ئەم قسانەی من لە دوای 10 ساڵ زەحمەتی پشتیوانی نەوشیروان مستەفا لە پرۆژەکەی لە گۆڕان ئەبێ وەڵامی ئەمان چی بەم قسە خۆم قسانەی من نەجوێن بە دایشی کەزاوە نەجوێن بە خوشی کەزاوە نە ئیهانەی خەڵکم کردووە نەبێ حرمەتیم بە کەس کردووە ڕەخنەم گرتووە ڕەخنە وتومە ئەم شتانە ئاوایە خاڵ بە خاڵ وتومە ئەمە بۆ ئەوەی کە ئەمانە بیخوێنەوە بزانن کە خەلیلەکان چی بەڵام بژوتەوەی گۆڕان کە بۆ ئینسانە کە عەقڵی هەبێ دەزانێ ڕەخنەکانی من بۆ ئەوە بووە کە گۆڕان بزانێ بۆچی شکستی خواردووە مشکلەکانی چییە لەم 4 ساڵ و 8 ساڵات چۆن بووە ئەگەر لەسەر ئەم ڕیتمە بڕوا زیاتر فەشەل هێنێ من لەو پەڕی دڵسۆزی خۆمەوە ئەم ڕەخنانە بچنێ گۆڕان کردووە
بەڵام وەڵامی بزوتەوەی گۆڕان چی بۆ بە ئارام ئەحمەد عەزیزە چی بۆ بەڕێیەوە باقمی ئاوخۆ ئەیتوانی چیای نێو شانسەما تەلەفۆنیش کردا بوو تا کاگەرە مەڵایەوە خاڵانمان خوێندوتەوە هوشیار عەبدوڵڵا یان دکتۆر یوسف خۆ چەند جا قسەیان لەگەڵا کردوون بە تەلەفۆن پێشووتر قسەیان کردا بیان تێوەڵا ڕەکەمان خوێنێتەوە ئەوەی ڕاستە و ئەوەی ئاوانیە و با ئەم مناقەشەیەکەین و با لە مۆزوعەکان تێبگەین و ئالەم بابەتانە بەڵامی یەک کەس وەڵامی نەدایەوە یەک کەس باشە لە بەرامبەرە وەڵامەکەیان چی بوو بۆ ئارام ئەحمەد آخر ئەوەی کە ئەمان کردیان بە ئارام ئەحمەد یەکێتی و پارتی قەت نایان کردووە کاکە من 30 ساڵە 30,000 جار گۆڕی مەلام سەفام لەو قەبرا دەرهێناوە کاکە 30,000 جار من ئیدریسم دەرهێناوە لەو گۆڕەیە 30,000 جار جەلات تەڵەبەیەم دەرهێناوە دژی هەر هەمیان بڕۆن لە یوتیوبە لە ناو پەیجەکەی خۆمە بەدەیان لایڤم هەیە بزانم من چیم بێجێتی و پارتی کردووە بەسەرنیشی بەسەری پارتی بەقەدر ئەم دە ڕۆژەی گۆ هیچ کاتێ یەکێتیەکان پارتیەکان دەستیان بۆ ئەو قسەیان نەبردووە کە ئەو گروپە بە منیان وەڕاستی قەت دەستیان بۆی نەبردووەوان یعنی یەکێتی و پارتی زۆر ئەخلاقتر بوون بەڕاستی لا شکر رخنەکەی من ئەمە بووم من هیچ بەمان نۆت و بەڕاستی ئەم ڕخنانە کێسا خوێنمەوە ئەمە بوو کاکە نەجوێنی کەسی تایە نەبێ حرمەتی تایە نەسوکایەتی نەتیایە و ئاوایە کاکەم تۆ ئەگەر من ئەندام پەرلەمان تۆ تا ڕخنە لەبێ ئارام ئەحمەد تۆ ئەمە تۆ ئەوە منش بۆ خۆم وەڵام دەدەم بۆیە جوابەکەی ئەوان چی بێ عەزیزان سەیریکەن ئارام ئەحمەد ناوی خۆی نییە ناوەکەی وەکو ناوی باوکی هوشیار عەبدوڵڵا وایە دی کاکە من با ناوم فەتح الله بێ کاکەش با من ناوم جاکیشان بێ کاکە با من ناوم نازانم هەچ نایێتۆ لە خۆتی ئەنی چی لە ناو مۆسوعەکە گۆڕێ کە من ئاوا هاتووم لە پاڵتاکەوە هەتاوەکو ئێستا بە ناوی خۆم و بە ڕسمی خۆم و بە ئاوا بە زیندوی قسە بۆ تۆکەم یعنی من دیارم چیم کاکە یعنی من دیارم ئەم دەموچاوە ئەبینی بەڕاستی ئەوەی کە من لە مێژووا بناسی ئەزانێ کە ئەمە ئارام ئەحمەدە تۆ ڕەخنت نی ئەمە نەبێ خێزانەکەی لە ئێرانەوە حیز بوون دەریان کردوون و هاتوون بۆ ئێران باشە سی ئەم وەڵامانەی بزوتەوەی گۆڕان کە ئەی ئافرم بزوتەوەی گۆڕان باش ئۆکێ دایکی حیز بووە ئەمە کاتی خۆی باشە دایکیشم 30 ساڵی ڕەبەقە نەماوە لە ئارەبوونەکە داماوە بۆ شاخ و داخەوە ڕق بووە باشە خوشێکی گەورەی هەڵگیرا لەگەڵ عەرەبێکە ڕۆی و حیز بوو باشە خوشێکی تری هەبووە ئەویش حیز بوو خوشەکەی تریشان ئەویش حیز بوو ئارام ئەحمەد هەر خۆشی هەر حیز بوو باشە ئارام ئەحمەد باندی هەبوو دزیە کرد و حیزیە کرد تو شەرەفتان ئەمە مناقەشە و گفتوگۆیە تو شەرەف ئەمە تەربیەت و ئەخلاقە بۆ بزوتەوەی گۆڕان بۆ ئەو گروپە بۆ گۆڕان ناڵمەشکە زۆری بێ هەر زۆری گۆڕان خوازەکان لەگەڵ منا پەیوەندیان هەیە هەمیان ئەزان باسی تو شەرەفتان شەرم ناکەناوە تو شەرەفتان ئەمە گفتوگۆیە توژە ئەمە گۆڕان خوازیە باشە هەر بەڕاستی ئەمە تەربیەتەکەی کاگنۆشیوان سەفا بوو بۆ ئێوە ها کوڕانی کاگنۆشیوان تو شەرەف هوشیار عەبدوڵڵاکان کاگنۆشیوان ئێوەی ئاوا فێر کرد تو شەرەفتان چیا و نما باوکتان ئاوا فێریکردن ئێوە ها تو شەرەفم گردی زەرگەتە دانرا بوو ئەم حاڵە بوو ئەم زمانە شەڕە ها یعنی چی ئیلاقی بەسەر ئەمەوە هەیە بەڕاست باشە ئەگەر ئەو خوشکەی من کە ئێوە ناوتان هێناوە مردوو لە ژیانە نەماوە ئەگەر وا بوو بۆچی کاگنۆشیوانی ڕەحمەتی هەموو سەرانی گۆڕانی نار بۆ تەعزیەکەی بوشی کاک مەلیسەی عەلی بەخۆی گۆچانەکەەوە حرمەتم بۆ هەیە چوو بۆ تەعزیە خوشەکەم و تەعزیەکەمان ڕاوەستا وەفاتی حەیدایە بۆچی هەموو سەرانی گۆڕان چوون بۆ گردەکە بۆچی کاگنۆشیوان سەفا نامەی نار بۆ باوکم سەرخۆشی لێکرد ئەگەر وا بوو بۆچی یەکێتی نیشیمانی نامەی نار سەرخۆشی کرد لە بنەماڵەکەی من عیبە بەڕاستی شەرمە بەڕاستی داوەشینە بۆ ئێوە ئەمەندە ئاسان نزم بێتەوە لە بەرامبەر ڕەخنە سیاسیەکانی منە ئێوە بڵێن خۆی حیزە و دایکی حیزە و باندی هەبوو دزی کردو ئەمەی کردو بێ ئەخلاق و حیز ئەوە چییە کاکەجیان کاکە زۆر عیبە بەڕاستی بۆ ئێوە کەی نەوشووە مستەفا تەربیەتی ئاوە بۆ کاکە هوشیار عەبدوڵڵا تۆ هەموو تەمەن کە چەند لای کاگنۆشیوان بووی بەس کە لەقێ بۆ پارە کردو ئەگەنا ئەبواشێکی لۆ فێر بوویتەیە کاکەشە بە کاگنۆشیوان سەفا بە تۆ ئەڵێ ئێمە لە ژیانمانە پەلاماری ژیانی شخصی هیچ کەسێ نادەین و باسی ئەخلاقی هیچ کەسێک ناکەین ئێمە ئەوە قسەی نەشوام سەفایە لە بەرنامەی ڕوبەڕوو بە خۆت ئەڵێ ئێوە چی لەوە فێرن بەڕاستی کوڕانی کاگنۆشیوان سەفا من 10 ساڵ خزمەتم بە باوکت و بە بزوتەوەکەتان کردووە باوکت بە ڕەحمەت بێت لەو گۆڕا قەزاری ئارام ئەحمەدە چونکە من خوێنی خۆم لە کاسە کردووە لە پێناوی ئێوەیە و دەیفاع لە باوکی تۆیە هەزاران جار پەلاماری بنەماڵی بازیان جلالەکانم ماوە تو شەرم ناکەن لە گردەکەەوە لە ماڵی ئێوە ئەم شتانە ئەنووسێ ئەیەن بە کۆمەڵی خوێڕی و هەرچی و پەرچی بێحرمەتی بە ئارام ئەحمەدەکە یعنی ئێوە بەمە ئەتەندەمی ئارام ئەحمەد داخن ئەگە بڵێ ئارام ئەحمەد دایکی حیزە و خوشکی حیزە و خۆی حیزە و دزە و شوێنە بەتانە ئیتر ئارام ئەحمەد دەم داخە کورد زۆر عیبە کاکە کورد زۆر شەرمە بەڕاستی
كل كاك السياسة أوانا كذي بران كاك أجر من بلامالي أوانا بدم شيطانا كم هموتان بس أخلاقيتي مرة جنب بينا هذا كاك أتوانم رسمي خشكتان رسمي دايكتان رسمي براجنتان رسمي داموزاتان خوتان أتوانم هادشي شيء هي بيتان بلام كاكا بلام آخر كي أول راستا من لقلت بون منام لقل فلانة كسي قرانا صراعكم بلامالي جنكي بدم كاكا تخو أما أخلاقها بلامالي خشكي بدم معقولة من لقى مرة أخلي سياسي له شارع عبد الله يا كاكا كون حرمة بوجنكي من بس جنكي وكاكا خشي حرمة بخشي إلى قبل بس خشي وكاكا من لقل خويا صراعي سياسية كم برا إنسان بتوزي أخلاقي برز بك كاكيش أم بيروشتيه نابد أويك وكدو تانا يشيتيو باتي قلب من يعني نكدو براستي باشا أم تربيته بيمبلن كراينو شو صفا أجر علي يمنين دروكن لقدك بدن دامه بدن موبايلك ما هي بويا نادوم كشون بع أقصانا كراو بدو هاي بنوسين بلاو كراوته هردو تان أجاتن ليتي باشا أو عيبة من حتى بيصالي كأجر شاكتان بوما كده إيش نتاني قلبي من كنوا أما دم شاك بو خوتان وبنا مالكتان بو باوكتان هبو براستي تيكاك بوم بتشي للدفاع اللي إيوه على حقيقة ندبوا إيوه الرجع بدن أهموا بحرمتي بأرا محمد كي براسي شو كأجر من أولاب كم هو بما أو تان بيبكم هيشتن بنا هي المو براستي هيشتن بنا هي المو خوشان أزام من اللي هيشتن ناتسمنا الدنيا بابا جو راسي بس بلان أخلاقي من رجعن بينادا أشتب كم براسي بلام أويك والله مكي بو إيوه كم ورم قد من همو قران خوازان نالم ها بصدان قران بيوندي بأرا محمود كل كاج أرام جن أو يمنين أو كمال جروبي ساخته شيء خيرين أشتانا كان قران خوازان كان همي توان خوجه همي أوا بويا من قدر دم لحصرها كان قرانو زور بي هلا زورينية تنها ردم لو جروبيا كإسا خوان سباندوا وأهم بحرمتها كان بأيمو منان لسه بويا رخني سياسي أبي برخني سياسي والله مي بيته وكاكا تو جوني أخلاقي ما دي أمشي كاكش باشا عزيزان جوغراني بريس من ده صالة بشيواني قرانكم ده جاي لك أنا شان سفارة هقسم كذبيت باشا أجر من خوم حزبو مو دايكم حزبو خوشكم حزبو همي هالبي أخلاق وحزبو باشا بوش ده صالة إيوام قصان تنكدو أي هوال بو لسه شوار رخنا خيرا همو من ما بين بحزبي وبين بمحترم لسه شوار رخنا سياسي براسي أي بو بيشوان بو قد نتانو دم قصان كاك إبو بو دومان بليش نتانود شون خيرا أوا اللي هاد ها إيوه أزان ديتان خوجة بمن وأزاني أولا بري برسمي خويا أو من بلاقته لي خوجة بم ها وأزاني واستان ليه هنم ناوي هركسيك ببم ناوي هركسيك من رخناه هنا أوا كملش تي برانبري ناكم بلام ناوي هركسيك من هنا بي أو شنان بلاو كراوتوا أو يعني جنيا نبرم دنياب لو جنيا نبرم موكو رشباء كشم بيان بلان نبي أوانا نارم بس لأنه بشيت بهجوري براس أبي باجكي بدأ بباجكي بدن همو بنا مالكي من أزاني عزيزان برايشي جنجي جواني من لبركري كاري هساوة شو بو تاران بوكري كاري نوروس يواري نوروس كلا سيارة دا أبزي كوريشي رفيقي أيش كوريكي فقير وهجاري خلقيس قال جاوي استيمانية أسا شقامية أيش لوي إيشكا بما تورك ويا بشن براكي منا بوي بشنو بمال بيكري كاري كان إشي سربان أمي كشيشة بس نو ألم بابتانا باش عزيزان أوي إما بناسي أزاني براستي أوي إما بناسي أو راسي أزاني كاك أم برانك بتي من بوك لكاي رشو بو أوي بوي شوات تنيال بآخر أو كاتا كنجان أشون لإيران إشيانا كرت أوي إيسا إيراني كانين بو إيران بلام أو كاتا بيشوانو كبا ما تورك أوي لقراجك هل يقري بشنو بو مالوا بارانا بي والشو أبي إخوانا كان بجي سياريك هدو شان مردن هدو شان مردن أو حمي حاجي محمود كيسر جيانا ما ودو هزار باتباتيرن بيكردوا أو ورقك هدو ميتكان ترنو هنا وبس سمين تجلس معناشن إسا بلاكي من ينكدو بدزوا بأخلاق وبحيس ليش تنخوش من كاكا إخو أي من الناس أزانك أما حقتك يا كاكي جن تو شون ما فخودي برايش قرب سري داماي من نا أزاني سياسة شيء نا لجيانا ما ونا أقاداري أم موضوعانية لكريكاري لا بماتور ودوك أخوانك بجلس سيارة كاك مردوه تو بوشي باسي أوكي كاكا شون وازي لأينم آخر كاكي شينم شون لتو خوجة بم براي شينم كاكا شون لتو خوجة بم خوك قالت النية بدا أمر رخنا النية كاكا بلا هزاجن بأرا محمد بدا دس خوش بيا هالشي رخنا بقص خوش بلام كوملش الهير اللي خوش بوني نية أو كاكا تو بويا أقصاني كمان كده مولامي أو باند الساسرين كقركاني كأنه شوان بداخو
لە پشتیانەوە ڕاوەساون و ئەم بابەتیان پێ بڵاوکەنەوە من بەمانە هیچم لێ نایە بەڕاستی ئەوەی من بناسێ ئەزانێ من چییە مێژوش ئەمانە هەمووی دەرەخا هێز نییە بتوانێت شتەکان پێچەوانە بکاتەوە تەواو حقیقت وایە من ئەزانم ئەوەی کە حقیقت ڕۆژ ئەبێ باجەکەی بدات مش دەمێکە باجەکەی ماوە و هیچیش مێ نایە و پشیشم ناچێتەوە لە ژێریە با باش بزانن ئەوە تەکید بدەوە ئارام ئەحمەد بۆ قسە و قسەڵۆکانی هیچی لە نایە ئەگەر بتوانن 6 مانگ مەجموعەیەک برادەر و خەڵک بخەنە گومانەوە لە ئارام ئەحمەد دوای 6 مانگەکە ئەڵێ ئارام ئەحمەد ڕاست کرد دوای ساڵێ ئەیڵێ دوای 2 ئەیڵێ من هیچ پەلەم نییە بەڕاستی مێژوویەکە لە بەردەستمانەیە ڕاستی ئەوە دەرەکەوێ بۆ هەر هەموو کەسێ کێ خاوەنی ئەخلاقە کێ خاوەنی ئابڕووە کێ خاوەنی لە تاڵان بیکە و بڕۆ لە شەڕی ناوخۆ لە هێنانی پاسدار لە خیانەت لەمە و لەمە یەک کەس یەک قسەی لەسەر من نییە باشە یەک قسەیان لەسەر ئارام ئەحمەد نییە ئەگەر هەتانە فەرم بڵایکەنەوە ئەو عەزەوە گەس شانازی بە خۆمەوە کەم کە یەک کەس لەسەر ئارام ئەحمەد یەکشی لەمە 30 ساڵە یەک کەسەنێ بەڵگەی مێتەوە ئارام ئەحمەد چێتی بوو ئارام ئەحمەد پارتی بوو ئارام ئەحمەد جاش بوو ئارام ئەحمەد پارێ وەرگرت ئارام ئەحمەد دزی کرد ئارام ئەحمەد پازاری هێنا ئارام ئەحمەد ئەمە ئەوە یەک شتان نییە بەڕاستی بۆیە هەڵئەسن پەنابن باوکی ئارام ئەحمەد لە چلەکانەوە لە ئێرانەوە هاتووە جا چیەکە خۆیاگە لە تایلەندەوە ئەمەی بوو بە ڕەخنەکەکە ئارام ئەحمەد ناوی ئارام ئەحمەد نیە و ناوی فەتح الله خۆیاکە ناوی عینەدینە بوو یا ناوی شەمسەدینە بوو جا چیەوە ئەمانە بوو بە ڕەخنەکەکە ئەوە یعنی من شانازی بە خۆمەوەم کە ئەوە هیچیان لەسەر من نییە هیچتان لەسەر ئارام ئەحمەد نییە بەڕاستی کە من بۆ ئەوە بەڕاستی خۆشحاڵم لێرەوە بە هەموو ئەوانە ئەڵێم کە قوڕای نەوشوام سەفا پارەیان ئێنێ بۆ بێحرمەتی بە من باشە ئەگەر بمەوێت ئەگەر ئەخلاقێتی بەرزم ڕێگەم پێ بدا کارێکتان پێکەم خۆتان بکوژن بەڕاستی بەڵام ئەخلاقی من لەکوێ هی ئێوە لەکوێ پەروەردەی من لەکوێ پەروەردەی ئێوە لەکوێ کاکە ئاسمان و ڕێسمانە ئەخلاقێتی من لەگەڵ ئێوەیە من ئەوەی کە ئێڵێم ئاوا بەرەو ڕوو ئێڵێم لە پژێر و ژوێن بە هیچ کەسێ ناتەم بەڕاستی قسەی من هەر ئەمەیە کە ئیکەم بەڵام ئێوە هیچ نین بەڕاستی بەڵام من خاوەنی ئەخلاقم ئەمەیە ئەوەش بڵێم من 30 دانە ساڵە دژی پارتی بێشێتی باشە 30 دانە ساڵە هیچ کەسێ لە مێژووی 70 ساڵی ڕابردووە نەبووە نیو هێندەی ئارام ئەحمەد ڕەخنەی تند و پەلاماری توندی بنەماڵی بازاری مەلا مستەفا مەسعود پارتی یەکێتی هەموو ئەمانە بدات یەک کەس نەبووە باشە من تا ئەم چل کەساتە هەموویم کردووە بەڕاستی بە قورجی خۆم و بە جیفانی خۆش بەرامبەر بە سەرانێکێتی بەرامبەر بە شێخ جەعفەر بەرامبەر بە ماڵی مام جەلال بەرامبەر بە مام جەلال بە هێرۆ بە لاهور بە شاناس بە پاڤێڵ بە قوبات بە مەحموود سەنگاوی بە نازانم کۆچە ڕەسوڵ چین بۆ کۆچە ڕەسوڵ نەکردووە عەزیزان چین بۆ کۆچە ڕەسوڵ نەکردووە باشە بە بنەماڵی بازاری هەمووتان ئەزانن ئەمانە بەڵام بە شەرەفم بە ویژدانم بۆ تاریخ ئێڵێم باشە لە ماوەی ئەم 30 ساڵەیە یەکێتی نیشتیمانی پارتی دەستیان بۆ ئەو قسانە نەبردووە دەستیان بۆ ئەو قسانە نەبردووە بەڕاستی باشە هیچ نەماوە بە شێخ جەعفەری نەڵێم نەمبینی ئەو شێخ جەعفەرە هەڕەشەیە بکات نەمبینی ئەو شێخ جەعفەرە بڵێ دایکی وە خوشکی وە جەلالی بریکاری وەزارەتە کێیە هیچ نەما بە خۆی بە کوڕی بەوە نەڵێم بە حاکم قادر بەچی یەک کەسیان یەک شتیان بەرامبەر بە من نەکرد باشە بۆیە لێرەوە ئەبێ ئەوە بڵێم کە خوێڕیترین یەکێتی سەخیفترین پارتی بەڕەڵاترینیان دەمشەڵترینیان سووکترینیان قۆنەرەکەی لەو گروپە پیاوترە کە بەرامبەر بە من ئاوایان کرد بەڕاستی چونکە من 10 ساڵ پشتیوانی ئێوەم کردبوو ڕەخنەکانتان قبول نەبوو بتانتان ڕەخنەکان قبول نییە ئەوە نەک ئاوا بن بەڵام یەکێتیەکان پارتیەکانی هیچ کاتێ ئاوا پەلاماری منە نەدا بەڕاستی هیچ کاتێ وایان دەرهاق بە من نەکرد لەسەر و هەموو ئەمانەوە کەواتە ئەوان بەڕاستی لە ئێوە بەخلاقتر ئەمە حقەتە یعنی مشتینێکە من بێڵێم بەڕاستی چونکە هیچ کاتێ یەکێتی و پارتیەکان لەسەر ئەو هەموو بێحرمەتیە من بەوانم کردووە بە مەلابەختیار بە هەمویان قەت ئەوە نەبوون بەڕاستی باشە بۆیە ئەگەر ئێوە دەسەڵاتان بەدەستەوە بێ ئەگەر بنەماڵی بازانی سەردەشتێکیان کوشتووە ئەگەر یەکێتی کاوەیان کوشتووە ئێوە سەدان سەردەشتە کوژن سەدان کاوە ئەکوژن بەڕاستی ئێوە زۆر خەتەرن بۆ کۆمەلگای ئێمە بەڕاستی ئێوە خەتەرنە یەکێتی و پارتی ئێستا خەتەر نییە ئێوە خەتەرن چونکە ئێوە بەرامبەر بە دۆستێکی 10 ساڵەی خۆتان ئاوا بکەن بەڕاستی خەتەرن بۆ مجتەماع ئێوە
ئێوە ئایدزن ئێوە ئەبێ سەرکوت کرێن بەڕاستی ئێوە بۆ ئەم کۆمەلگای ئێمەیە فەوزان لە حەقیقەتە تێی کاکە بۆیە ئەمە ڕاستینەیە بوو کە من وتم عەزیزان لە ئاخرا خۆم حەزەکەم بگەڕێمەوە بۆ شتێک زۆر جار نماو چیا ئاوادان شۆ لەگەڵ لاهورا بە یەکۆ کۆفی خۆن و لەگەڵ قوبادا کە چێ لە ئارام ئەحمەد پیاوی لاهورە پیاوەکانی خۆیان مافێرەکەن ڕۆڵە لاهور خۆی پیاوی خەڵکە خۆی کابرای پیاوی خەڵکە تۆتی منەکەی بە پیاوی خەڵک بە پیاوی ئەو بە چ منتەقێکە ڕاستیە چۆن شتی وای بە کاکی گیان ئەو خۆی پیاوی خەڵکە من ئەگەر پیاوی خەڵک بم بە پیاوی مەسعود بازانی باشە کە تەواوی ئەوانەی کە هەن هەمی کەسەکەی بۆکەن بە پیاوی خەڵکم بە پیاوی مەسعود بازانی کە لاهور و ماهور چیە کاکش ئەمە ئەوە باشە عەزیزان ئەمەشان بۆ مێژوو پیاڵێم کەسێک ئاوا تەلەفۆنێک بۆ منەکە کواشتێکە بەدەستانیام عینەکە تەلەفۆنێک بۆ منەکات دوو جار سێ جار چوار جار ئەیکات میش دوای تەلەفۆنەکەڵێمە کاکە کە ئەی هاوار کاکە تۆ بۆ واقعی برای من ها لە ڕای خوا کاکە تۆ چی دەوێ برای شینەکەم وا مەکە عەزیزەکەی من ئەوەن تەلەفۆن بۆ من مەکە برای من والله ئەمە وەکو ئەوە وایە بەو زەمان بڵێ گوو بخۆ ڕێک وەکو ئەوە وایە بەڕاستی تێی کاکە ئەو جوابانەوەیە من لاهور تەلەفۆنی کردووە بە ئاشکرا بۆ کاکە خۆشی ژێربەژێر نەبووە کاکە باش هەمووتان گوێتان لێ بووە ئەگەر پارتیەکان ئیهانە بە من بکەن قەی ناکات یەکێتیەکان بیکەن بڵێن وڵا ڕێزی لاهوری کردووە من پێم وایە ئەوانش خراپەکەن بەڵام گۆڕان بێت و دەنگەکەی من بەرێ کورتی کاتەوە بڵاوی کاتەوە بڵێ ئارام ئەحمەد پیاوی لاهورە ئەمەیتر بێ ئەخلاقیە بەڕاستی من لەم هۆڵەندایە لە ماڵی خۆمان دانیشتوم یەکێتیەکەی ئێوە پەلاماری گردەکەیان ناوە فیشێکیان بە بچوتەوەی گۆڕانەوە ناوە کوڕینەوە شامسەفا لەوێ بوون منی ئەو نە دڵسۆز و سەگبابم ئەڵێم کوڕەکانی ئەو لەوێ نەکو تووشی بەڵایە بن گۆڕان بالیان نەکوژێ لە ماڵەکەی خۆمەوە سەدان هەزار کەس تێئەگەێنەوە سەرخەت بۆ پشتیوانی لە بێەوە لە گردەکە ئەی هاوار خۆ من دایکم لە گردەکە نییە برای شیرینم ئێوە لەوێن من تەنازلم کردبێ بۆ لاهور من ڕێزم گرتبێ بابە من حەشێشە کردبێتم خۆ لە بەرخاتی ئێوە بووە کاکە خۆ لە بەر دایکم نەبووە برای شیرینم ئەی لەوە چۆن نەبێ ئێوە وا بە من بڵێن ئەوەم بۆ پارتی کرای بە یەکێتی هەموو یەکێتی هەموو پارتی دیفاع ئەندامی نەکرد کاکە ژیان چکە من بۆ ئێوەم کردووە کاکە تەنازلم کردبێ سکاکە ژیان هەشێشتا قبوڵم کردبێ بابە من بۆ ئێوەم کردووە کاکە خۆ بۆ دایکمم نەکردووە برای من بۆ دیفاع لەو گردەم کردووە سندان لێتاندا بۆ وەفا بۆ سەپڵەیتان باشە خۆم بۆ کەسی کەم نەکردووە کاکە بۆ پارتیم کردایە بۆ یەکێتی هەموو پارتی دیفاعیان لێکردن قەینا وەڵی پارتی وای بوو تا بێحرمەتی کردایە بوو تا ئارام ئەحمەد ماساو کردووە تۆ خوێڕی تۆ ترسنەوەی تۆ ئەمەی بەلامەوە ئاساییە بەڵام گۆڕان بیت و وا بڵێ ئەمە بێشەرەفیە کاکە چونکە من بۆ ئێوەم کردووە برای شیرینم باشە کاکە من تۆ ترسان بۆ نمونە من تۆقیم کاکە من نازانم ماساوم کە من ئەمەم کردە خۆ بۆ ئێوەم کردووە کاکیژێ خۆ بۆ گۆڕانم کردووە برای شیرینم خۆ بۆ گردەکەم کردووە بە ساقەتان بم کاکە وڵی بۆ دایکمم نەکردووە کاکە بەخوا گردەکە نە برامی لێ نە باوکمی لێ دایکمی لێ من بۆ ئێوەم کردووە کاکە ئەی لەوە هەرچێکم کردێ بۆ ئێوەم کردووە ئیتر تۆ ئێوە چۆن دائانیشن بێحرمەتی بە منەکەن کە لەبەر خاتی ئێوە من ئەوم کردووە کاکە من لەبەر ئێوە پەلاماری لایڤم ماوە لەبەر ئێوە پەلاماری لاهور ماوە لەبەرەوەی پەلاماری دەباشان و ئەوە ماوە هەرچێم کردێ بۆ ئێوەم کردووە جا چاک بێ خراپ بێ هەرچێ بێ لەبەر خاتی ئێوە کردوومە کاکچ ئێستا ئێوەیان بێحرمەتی بە منەکەن تو شەرەوتە ئەمە پیاوەتیە کاکەژیان ئەبوایە ئەگەر پارتیەکان ژویان پێبوتمە بێونتەیە گوپ خۆن پارتی ویک فڵانە فیسالەکان ئارام ئەحمەد بۆ بزوتەوەی گۆڕان کردوێتی تەقە لە گۆڕی نەوشام سەفا کراوە تەقە لە گردەکە کراوە ئەو خەمی گردەکەی بووە ئەو خەمی گۆڕان خوازانی بووە بۆیە لە هۆڵنداوە سەدان هەزار کوردی لێ ئەوی هاوارەکە ئەڵێ پەلاماری گردەکە ئەتەن و ئەوەیەکەن و ئەوەیەکەن ئاخر کاکە ژیان من چۆن دڵم نەشکێ لە ئابەم حاڵەوەکە هەیە ئەی لەوە ئەموو لە کوردەواری خۆمان قسەیەکە ئەڵێ بۆ بۆرە پیا و خۆوە بەکوڵە بە دەردی خوامرد کاکە من بۆ ئێوەم کردو ئەی هاوار کاکە بابە ماساوم کرد بۆ لاهور بەخوا بۆ ئێوەم کرد کاکە ڕێزی لاهورم کرد بە قورئان لەبەر خاتی ئێوە کردومە کاکە جوێنم بەدراوە بەخوا هەمووی بۆ ئێوە بووە جوێنم بە یەکێتیاوە بە قورئان هەمووی لەبەر گردەکە بۆ کە تەقیان لێ کردوون کاکەژیان خۆ لەبەر خۆتان بۆ برایشین لێ چۆنە بە ئێوە قسە بە من بڵێن کاکە چۆنە بە ئێوە من بڵێن پیاوی فڵان کەس تۆزە شەرەف خۆشە بۆ ئینسان تۆزە وجدان خۆشە بۆ ئینسان کاکە ئێوە واتان کردووە هەچی بی ئینسانی بێشەرەفەیە بەغیری بە ئێوە نابا کاکشی تێگەی براکەم بۆیە ئەمانە مرد بابە دەیفەرمون ئێوە لە گردەکەن بزوتنەوەی گۆڕان
باشە حەمە تۆفیق ئەڵێ کلکی ماڵی شاناز و ماڵی مام جەلال و ماڵی هێرۆیە باشە کوڕانی کاکنەوشیوان ئێوە دایمە لەگەڵ قوباد و پاڤێڵ و لەگەڵ لاهورە دێ ئەگەر شەرەفتان هەیە بچۆ بە لاهورەکەتان بڵێن ئێوە نان ئارام محەممەدەوە کوردستان من 3 ڕۆژ لە ماڵی لاهور بووە قابلە من 3 ڕۆژ بڕۆم لە ماڵی لاهور بم لاهور ڕسمێک ناگرێ جا ئێستا هەر کەس ڕسمێکی مۆبایلێکی پێیە ڕسمێک ناگرێ دا ئەگەر شەرەفتان هەیە ئەگەر ئابڕوتان هەیە بڕۆن بە لاهور بڵێن ئادەی کاکە تەڕەماش یەک بەڵگەمان برێ بەقی سەرە دەزیەک کە تۆ ئارام محەممەد هەر ئەناسیت لە دوورەوە نەبێ دەبڕن بیکەندی بۆ ناچن دەستگای زانیاریتانێ فشە ترۆرە لاهورە پاڤێڵە بڕۆ بڵێ کاکە یەک بەڵگەمان بنێ بەقەتە ئەملوکە دەزیە بڵاوی کەنەوە باشە بڵێ ئارام محەممەد پیاوی ئەم و پیاوی ئەوەیە ئەگەر خۆم نەکوشت بێشەرەفم دەبڕم بڵاوی کەنوتی نیتانە هیچتان نییە کاکە تەنها ئێوە بۆیە ئەڵێن هەتا بۆ سەفەرەکەشن بۆیە ئەڵێن بۆی 3-4 کەسەی کە یارمەتی منیان ناوە کەشفیکەن بۆ دژەترۆر و بۆ لاهور و بۆ ئەمانە بۆیە ئەوانە کەشفکەن من ئەزانم ئێوە چەند بێئەخلاقن بۆیە ئەڵێن ئارام محەممەد چۆن هاتیتەوە شی هەیتەوە بۆیە ئەوانە کەشفکەن عەزیەتیان بدەن ئێوە جاسووسیەکەن بۆ ئەم مۆزوعە تێگەی کاکە ئێوە جاسووسن بۆ ئەوەی ئەو دووسێ کوڕەنەکبەتەی یارمەتی منیان ناوە بۆ گەڕانەوەم ئەو سێشەوە بۆ سەر گۆڕەکەی باوکەم بۆی کەشفیان کەن بە لاهور و بە دەستگای جەترۆر ئەوانە بیانن بە شەقا ئێوە ئەمەتانەوێ من ئەزانم ئێوە لەکوێیە یعنی زۆر ئاسایی بەگەوانە بۆیە ئەموو ئاوا هاتم و ئاوا ڕۆشتم و تەواو بەڕەسم بۆ خۆم بڵام بکرد خۆ ئێستا سەردەمێکە بەخوا ئاچی بۆ ئاو دەست مۆبایلەکەی پێ ڕسمی خۆ بگرە حەزەکەی هەر کەسێک ئەمێت خوا بە ڕسمی بگرین یعنی هەتیوێکی خوێڕی نووسیوێتی ئارام محەممەد لە حەفاتە حەفلەکە لە بەریتان حەفلەی شاناز خۆیشم بە شاناز و بە حەفلە هەیە کاکە جارێ لە دنیای خوا من ڕقم لە قەرەباڵخێ باشە کاکیشینم هەر لە دنیا ڕقم لە قەرەباڵخێ تاقەتی ئەوشانە هەنیە یعنی ئارام محەممەد بڕواتە حەفلەی کوڕی شانازەوە باشە یەکێتیەک نابێت لە کونێک ڕسمیشی بگرێ و بڵاوی کاتەوە بڵێەوە ئارام محەممەد یعنی یەک کەس نابێ ها ئەو نە شەریفن کورە ئەبێ بەو داخەوە بمرن ئێوە بتوانن پەرێزی ئارام محەممەد پیسکەن بەو داخەوە بمرن کورە ئارام محەممەد هێز نایجوڵێنێ کورە ئارام محەممەد قەندیلە قەندیل تێگەی کاکە کورە هەشی سامانی ئەو دنیاە هێرشەی پێڵاوەکانی ئارام محەممەدە کورە حرمەتم بۆ 300 کەسەیە گەواد نییە ئارام محەممەد بکڕێن لەو دنیاەیە حرمەتم ئەو قسەیە بەکارهێنم هیچ گەوادێ لە دایشی خۆنێکەوتە خوارە ئارام محەممەد بکڕێ باباش بیزانن پیاو نییە لە ئارام محەممەد پیاوتر بێن لە هەر حەوقاڕی دنیاە بیخەنە مێشی خۆتانەوە لەگەڵ منا پێتان ناکرێ من ئەگەر پەرێزم خاوێن نەبێ ئەوە قسە ناکەم ملی خۆم حیزەکەم لە کونێکەوە پاکانەیەکەم ئەوە مێژوم خاوێنە بۆیە ئەوە ئەنەڕێنم با باش بیزانن کاکە تۆزی عەقڵتان نەبێ عەقڵ بیخەنە مێشی خۆتانەوە تێگەیت بخەنە مێشی خۆتانەوە ئێوە ئارام محەممەد ناناسن ئێوە لە کۆمەلگایەکان ئەڵێ چی والله من هەنێ شتێ تی ناگەم بە شەرەف عەزیزە بەڕاستی تی ناگەم هیوایڵێ وڵای ئارام محەممەد نووسینێکی نووسیوە بۆ نمونە دوایی بە پارە لای بردووە بەڕاستی شتی وا هەیە عەزیزان تو شەرەفتان شتی وا هەیە بەڕاستی من ئەمێ بزانم ئایا هەر بەڕاستی خەڵک هەیە شتێک بنووسێ بە پارە لای بە ئێ باوکم بەناموسم ئەگەر لەو کۆمەلگای کوردیا شتی وا هەبێ ئێتۆ کۆمەلگا دەستی لێ بشوو تەواو من دەمێکە کوردستان نەبینیوە من نازانم من هەنێ شێ لە فەیسبووک ئای خوێنمەوە خۆم سەرم پێ ئاوسێ نووسەر واتە ئام قەڵەمە ئەمە قەڵەمە ئەمە شەرەف ئەمە ئابڕووە کە تۆ ئاوا یەک دێڕێبۆیەکێ بە پارە نووسی ئەوە تو ئابڕوو لە دەستداوە ئەوە تۆ شەرەف لە دەستداوە باشە کە من یەک شتم نووسی قەناعەتم پێی هەبوو کە ڕاستە لابردنی نییە ئیتر تێگەیت لەبەرەوە خۆشەویستان هەمووتان ئەبێت لەو حەقیقەتانە تێبگەن کە بەداخەوە بەڕاستی بەداخەوە کە نەدەبوو بزوتەوەی گۆڕان بە تایبەتی کوڕانی کاکنەوشیوان نەدەبوو بەرامبەر بە من هەوا بن چونکە من ڕەخنەکانم ڕەخنەی سیاسیە کاکە ئەکرێ ڕەخنەکانم هەڵەی تیا بێ ئەکرێ بکەم و کورتیم هەبێ ئەکرێ بکەومە هەڵەوە من کارەکەم کاکە ئینسانش کە کاری کرد وڵای ئەکرێتە هەڵەیشەوە بە قوربانتان بم خۆشێکی عەجیب نییە چاوەڕاستەکەی من بەڵام تۆ وەرە هەڵەکەم پێ بڵێ کاکە تۆ وەرە بڵێ کاکە ئارامجیان ئەم ڕەخنەی تۆ وان نییە کاکە ئەم خاڵیان بۆ جۆرە نییە ئەمەیان ئاوایە ئەمەیان ئاوایە وەرە مناقەشەم لەگەڵاکە ئایلەوە من ئەڵێم تۆ پارەوەگە تۆی تۆ دایکە حیزە ئەڵێم بابە تۆ لە بەغاچی دەنگ بێ بە فواکسی ئەڵێ خوشکی حیزە ئەوە چی ئەو مناقەشەیە کاکە خۆشی بە گۆڕان خواز زانێ ئێوە گۆڕان خواز نین کاکە ئێوە گۆڕانتان ئەتک کردووە ئەتک تێگەی برام بۆیە من بە هەموو ئەو خۆشەویستانە ئەڵێم من کائینێکم کە ئەو مێژووی کە هێناو من نایفرۆشم بە هیچ شتێک تێگەیت ئەکرێ
ڕۆژێ لە ڕۆژان ماندوو بم بڕۆم لە شوێکی ئەم دنیای بۆ خۆم دانیشتم خەریکی شیعر و چیرۆک و ئەلەم بابەتانە بم بەڵام ئەو کەسەی کە بە خەیاڵی ئەوە بێ ئارام ئەحمەد قەیدوبەندی ژێربەژێری هەبێت و خۆی بفرۆشێ ئەبێ بۆ خۆی دابنیشێ هەتایە دابنیشێ ناتوانێت ئەوە بکات باشە لە ئێساوە پێتان ئەڵێم شێتان ڕاستەکە یەک بەڵگە من لە هۆڵندام ئێوە نزیکی لاهورن ئێوە نزیکی ماڵی مام جەلالن ئێوە نزیکی هێرۆن نزیکی قوبات و پاڤێڵن بڕۆ بەڵگەکانتان بێن فەرمە بڕۆن بەقەی نوکە دەرزیەک ناڵم بەڵگەی زۆرها بەقەی نوکە دەرزیەک باشە یعنی لاهور ئەو نەپیاوە یعنی لاهور ئەو نەپیاوە ئارام ئەحمەد بەرێتەوە ڕسمێک نەگرێ لەگەڵیان ها هەنداڵێ ئارانجە بەڕسمەکەم بۆ یادگاری هەبێ یعنی ئەو نەپیاوە تۆزی عەقڵتان لەبێ کاکە کورە یەک تۆز عەقڵ بۆ ئینسان خۆشە کاکیچێ ئەوانە لە سەد ئاویان نەهەقو لە پێیان تەڕ نەبووە چون شتێک واکە بەڵگەیەک لە لای خۆی بەجێ نێڵێ تۆزی عاقڵ بن کاکە تۆزی عاقڵ بن ئێواتان بۆ قسە فسق و بێنەوە بەرەوە چوام نەڵەوت کەشتە نووسێ و ئازانم من بەوە دانیشم کاڵت بەوە نە عەزیزانی من بەوە کاڵ نابمەوە لە بنتانە هێنم بۆ شارەزاییتان بە بزوتەوەی گۆڕان بە نما و چیا ئەڵێم بە تایبەتی لە ڕێگەوە دەرتانە هێنم ئەگەر ئاوا بەردەوام بن چونکە هیچ نەماوان نێڵێن هەرچی بێحورمەتی هەیە بە خۆم عەیبە کاکە نما و چیا لایڤەکەم بڵاوەکەمەوە کە دایکی ئێوە مرد من چۆنم بۆ کرد لایڤەکە بڵاوەکەمەوە یەکەم بە ڤیدۆ لەم شەوانە بڵاویەکەمەوە من بەرامبەر بە شعلەخان ئاوا بووم بەرامبەر بە دایکی ئێوە بە دایکی خۆم زانی ئێوە ئێسەیەن لە گردەکەوە بێحورمەتی بە دایکە بەدبەختەکەی منەکەن کە لە ئاوارەبوونەکە مردووە ها تو خۆ شەرم ناکەن تو وجدانتان داناوەشێن ها من ئەو ڤیدۆیە بڵاوەکەمەوە کە شعلەخان مردووە من چۆن ڕەفتارم لەگەڵ ئەوژ ناکردووە باشە من ئاوا ئەوەندە پاک ئەوەندە دڵسۆز ئەوەندە باش بم ئێوە بێحرمەتی بە دایکم بکەن ها ئێوە خێڕی بنێرن بۆ سوکاتی بە دایکی من ها باشە گریمان قسەکانی ئێوە ڕاستە و حەچی کە سوکاری منە هەمووی خراپ دی بە من چی بە ئارام ئەحمەد چی لەسەر خۆم چی تێ فەرم وێنەیە بەڵگەیە کەلیمەیە شتێک وزانم هەرچێک بڵای کرد تا بۆیە عەزیزان هەمومان تێکۆشاین بۆی ئەم بزوتەوەیە بە جۆرێکی تر بێ بەڵام بەداخەوە خەریکە ئاوای بێت ئیتر هیوادارم کە منیش ئەم شەو قسەکانی خۆمم کرد تەنها بیستم دوو مقیاسێکم ئەوە بوو کە من ڕەخنەکانم بەڕاستی ڕەخنەی سیاسیە و بەڕاستی پێم وابووە لەو پەڕی دڵسۆزیمەوە من ڕەخنەم لە بزوتەوە گرتووە بۆی کە خۆی چاکە بۆی کە وەکو وتم بزوتەوەیەک لە 165 دەنگەکانی بدۆڕێنێ ئەبێ ئەو بزوتەوەی ئەبێ ئیسقالە بکاتە ڕاستی ڕابەرایەتێکی بەڵام ئەمان بەخێڵیان نایە یان لانیکەم ئیسقال ناکە ئەبێ لیژنەیەک دروستکە لێی کۆڵێتەوە بزانە بزوتەوەی گۆڕان بۆ شکستی خواردووە ئێوە پێمان بڵێن کاکە قسەکانی ئێمە هەمووی هەڵەیە قەینا چاومان دەرهاوە ئێمە دوژمنین قەیناکە فەرمو کاشی بزوتەوەی گۆڕان ڕابەرایەتی بزوتەوەی گۆڕان ژووری توێژینەوەی بزوتەوەی گۆڕان فەرمو ئێوە دراسەیەک بکەن بزانیشین بزوتەوەی گۆڕان بۆچی شکستی خواردووە ئەم دراسەیە کە کرا خاڵە هەمەلایەنەکانی خاڵە نەگەتیفە خاڵە پۆزتیفەکانی هەر هەمووی بخەنە ژێر لێکۆڵینەوە دوایی بڵاوی کەنەوە بڵێن گۆڕان خوازان خەڵکی کوردستان ئێمە وەکو بزوتەوەی گۆڕان بەم دەلیلانە شکستمان خواردووە بەم ئەگەر ئاوا بکەین هەڵەسینەوە ئەگەر ئاوا نەکەین زیاتر شکستە خۆین فەرمووی ئێوە بیکەن دێ ئێوە بیکەن کاکیجان ئێمە غەڵەتن بلێشین قەیناک ئێوە بیکەن بزانم چتان پێکرد ئێوە هیچ ناکەن کەواتە ئێوە ئەو بزوتەوەیەتان نایێت بەڕاستی گلەیەکیشم لە دلاوەری حاجی عوسمانێت خوا بە هەر بیکەن بە دلاوەری حاجی عوسمانی پێنجوێنی گلەیەکم لەویشەیە بەڕاستی گلەیەکی دۆستانە تۆ لە گردەکەی دلاوەری حاجی عوسمان من پێنجوێنیم کوڕی حاجی عەلی کاک بەکری حاجی سەفەر ڕۆحی شاد لە ژیانە نەماوە حەمەمینی خەجێ ڕۆحی شاد بە ئەویش لە ژیانە نەماوە مصطفای سەعازۆراب ئەویش ڕۆحی شاد بە ئەویش لە ژیانە نەماوە بەڵام جەمالی حەمەی خواکەرم سەرتیبتان بۆ لە ژیان داماوە جەمال ڕەفیقی باوکی من بووە ئێسش لە سێمانیە ئەگەر خۆت بنەماڵەکی من ناناسی باوکم ناناسی بشو بڵێ جەمالی حەمەی خواکەرم بڵێ کاک جەمال ئەم ئارام ئەحمەدە کوڕی حاجی عەلیشی بە ئەو باسکە دەنگی ڕیکۆرکە هەرچێکی من قبوڵمە باشە جەمالی حەمەی خواکەرم هەرچێکی سەر باوکی ئارام ئەحمەد من قبوڵمە من ئەڵم تەواو شو دەنگکە ڕیکۆر پێ بڵێ عەیبە بۆ تۆ لە گردەکەوە لەو چاخانەیە لەو مانەشەنس ئەو هەموو جوێنە بە ئێمە دەن تۆ قسە ناکەی بەڕاستی
دەبوو بوتە ئەوم ژێ بۆ ئارا بۆ کوڕە مەدە کاک ئارا محمەد خۆی خراپە چاوی دەرەهاو قسەی توندە چاوی دەرەهاو قسە ئاوای کردووە قسە بەخۆی بڵێن کاکە بڵێ بە ئارا محمەد بڵێ سەگ با بڵێ خیۆڕی بڵێ ئەمە ئەوە بەڵام دەبووایە پێ بوت نایبوتە ئەو هەموو جوێنە سوکە بۆچی بە خۆشبودایکی ئەو کوڕادر کاکشی بەڕاستی ئەو گلەیەم لە تۆ هەیە ئەمە عیب دەبوو ئەوە بکەیت دەبوو ئەو هەڵوێستا هەبوایە چونکە ئەگەر کەسێک لە شوێنێ بە من بڵێ خوشکی دلاوە دایکی دلاوە ئەنباتە ڕێکێشم بە دەمیا ئەلەم ڕەخەن دلاوە هەیە بیڵێ بەڵام ژێ بەدایک و خوشکی نەدەی کاکەژە دەیگە برام چی بە دلاوە بە خۆ بیڵێ بەڵام نابێت باسی کەس و کاری بکەیت تۆش ئەبوو هەیە مەردانە بوتایە چی بە ئارا مەحمەڵ بیڵێن بەڵام قبولی ناکەم ژێن بەدایک و خوشک و بە کەس و کارەکەی بدەن دەیگە برای من ئەمە گلەیەکە ئەمە ڕەخنەیەکە نەدەبوو ئەمە قبولکەی بەڕاستی زۆر عیب تەواو منی تر حرمەتم بۆ هەموو لایەکتان هەیە دڵنیاتانەکەم عەزیزان هەمووتان دڵنیاکەم ئەو ئارا مەحمەد 30 ساڵە چۆن هێناوێتی 30 کەش هەروە هێنا تا ڕۆژی ئەمرێ لەوە دڵنیا بن هیچ کاتێ خەلەل لە دڵتانە نەبێ ئەرە وەڵا هیچ کاتێ موتان نەبژێ بە قسەی قۆڕی کۆمەڵێ مناڵەوت کە لاتوی پارە خۆر و پوڵ پەرست و ئەلەم بابەتانە کێ چایەکی بۆ ئێمە کڕیوە پەنجەکە بە چاومانە کاکە شێ نایشێتە پەنجەکە بە چاومانە برایشینم یەکێتیە پارتیە تەڕماشە هەمێ حاجی معەزەن کێ ئەمەتی بە قۆدەرەکانی ئێوە کامیانە فەرمو بیکەن منەتم بە هیچ کەسێ نییە کاکیش باشە بۆیە ئەوان نەڕێشم درێژە لە بەرەوەی هیچ لە خۆماشک نابم بەخوا عەزیزان هەر خۆکم منتەقی سەیەکە پیا و ببێ بە پیاوی ئەم پیا لە خۆ ملی حیزە بێ نۆعێکە بێ لە خۆ بایەتەوە و کلکە لە قەیەکە و نەڕێی نامێنێت و تێگەی داعنیشێ لە خۆ ئەی ماساوەکەم بخوا ئەوە نازانەوە ئینسان بۆ خۆی دیارە لە ڕاستیە کاکە دوای ئەوەش کوڕ خۆشەویستان هەندێک شتێ زۆر بەلامەوە سەیرە کاکە تۆ گۆڕانیت بەیانی ببێشێتی ئەبێ قێچێک ئەبێت بنمونە من قەدێکێتی نەبووم تا بچم بم بێشێتی باشە بەیانی ببم بەیەکێتی وەڵی درۆ لەگەڵ ئێوەیان ناکەم خۆشەویستە بەخوا دوتان لەسەر ئەچمەوە بۆ سلێمانی ئەچم بۆ دەباشان لە دواشم بۆ تەلەڤیزیۆنی کورس هێرۆسات جاکەوتی خۆی ناو نابوو هێرۆسات کورسات ئەچم بۆ هێرۆسات لە هێرۆساتی ژەڵم وەڵی من ئارا مەحمەوە بووم بەیەکێتی و نیشیمانی کوردستان و ناوڵان ژێمەتانە یا کە عیبە واوکەنەر وەی تەریقە بۆ بە قورعان داڕزێم من ئابوشتانە دەی خوا قەزاتان خا لە ئارا مەحمەد کوڕان و کشانی بە شەرەف و بە ئابڕوو دڵنیابن لەوە ئێمە تێکۆشان بەردەوامەکەین دژی هەردوو باندەکەی یەکێتی و پارتی لەوە دڵنیابن کە بەرەی خەڵکی ناڕازی هیچ کاتێ بەجێ نایەڵین لەوە دڵنیابن بەڕاستی هەتا ئەو ڕۆژێ ئارا مەحمەد مابێ سوێن بە گۆڕی ئەو دایکم کە لە باوەشی خۆمان مردووە هەتا ئارا مەحمەد مابێ پشت ناکەمە خەڵکی کوردستان و پشت ناکەمە خەڵکی دەستان پشت ناکەمە خەڵکی مەحروم هەتا ئەو ڕۆژێ لە ژیانەما مەبێ پشت مەدەسڵات دیکتاتۆر و فاشی و خێڕی بێ و ئەبێ هەمیشە ڕووم لە خەڵکی زەحمەتکێش و خەڵکی فەقیر و هەژار بێ خواتان لەگەڵتەوە شێتان خۆش بێ عەزیزان قەزاتان کرد لە ماڵەکەم دێ بابێ سپاس بەجێگرتنی هەموو لایەکتان